بینەرانی NRT لە هەر جێگایەکی ئەم دنیا بن ئێوارەتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بەکراوەیی ئەو شەڕی ڕاگەیاندنەی وا لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن تا چەند خزمەتی بە کێشەی هاوڵاتیان گەیاندووە تا چەند خزمەتی بە پرنسیپی پێکەوە ژیان و ئاشت بوونەوە گەیاندونوە هەروەها ئەو شەڕی ڕاگەیاندنە تا چەند خزمەتی بە کێشەی خەڵک لە سەر شەقام گەیاندووە و مەودای نێوان خەڵکی سەر شەقام و لەگەڵ دەسەڵاتی دووریان نزیک خستۆتەوە شەڕی ڕاگەیاندن تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆمانە تاوتوێی ئەەکەین و لە هەموو ڕەهەندەکانیەوە قسەی لێ دەکەین لەگەڵ میوانەکانی بەرنامە هەرێک لە بەڕێزان دکتۆر نیاز لاجانی بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی زاگرۆز بەخێربێ کاک هێمن قادر ببوورە کاک هێمن باقر جێگری سەرنووسەری گۆڤاری لڤین کاک سلێمان عەبدوڵڵا یونس ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک مەم بورهان قانع سەرنووسەری ڕۆژنامە بە خێراتنتانەکەم هەروەها بە خێراتنی هەموو ئەو میوانانەشەکەم لە ستۆدیۆ لەگەڵمانە حازرن و هەروەها بە تایبەتیش بە خێراتنی ئەو میوانان بەڕێزانە ئەەکەم ئەو خوێندکارانە ئەەکەم کە لە شاری هەڵەبجەوە ئەرکیان کێشاو و هاتوون ئامادە بن لە بەرنامەکەماندا. سەرەتا دێمە لای جەناب دکتۆر نیاز لاجانی بە بابەتەکەمان بەوە دەست پێ بکەین پرسیاری ئەوە لە جەناب تەکەم ئایا ڕاگەیاندنی کوردی هەتا ئیستا تا چ ئاستێک کاری لەسەر بنیاتنانی خیپابێکی نیشتیمانی دیموکراتی کردووە؟ طبعا پرسیارە تۆزێ دژی سوپاسانەکەم بۆ ئەم داوەتە سوپاسی و خۆشویستانەکەم کە بەشدارن لەم بەرنامەیە. طبعا ڕاگەیاندنی کوردی وەک ڕاگەیاندن لەگەڵەوەیدا کە تەمەنێکی زۆر درێژی نیە ئەگەڕێنەوە بۆ 100 شتێک ساڵ لەمەوبەر ئەو ڕاگەیاندنە با قۆناغی جیاجات تێپەڕیوە بێگومان لە هەندە قۆناغدا توانیوەتی بە هەست ئەرچی خۆی هەڵسێ و لە هەندێک شوێنیشدا احتیمالی هەیە تا ڕادێک کەم و کوڕی هەبوو بێتن بە هەر حاڵ ئێمە دێنە سەرەوەی ئەمڕۆکە بە کورتی ئەگەر باسی بکەین بێگومان تا ڕادەیەکی زۆر تەسەوڕەکەم و ڕاگەیاندنی کوردی دوو لایەنی ناکرێت بە یەک چاو بە یەک لایەن تەماشای ڕاگەیاندنی کوردی بکرێت. ڕاگەیاندنی کوردی بێگومان لایەنێکی سەرڕای ئەوەی کە احتمالی ئایدۆلۆژیایکی سیاسی یان فکرێکی سیاسی حزبی لە پشتەوەی بێ لەگەڵەوەی دەتوانێتی ئەرچی نیشتیمانی خۆی تا ڕادێکی باش جێبەجێ بکە لە تەنیشتەوەش بەرامبەر بەوەش لەوانەیە چەند ناوەندێکی ڕاگەیاندن مێدیا هەبن کە ئەمانش دوور بن لە کاری ئایدۆلۆژیایکی سیاسی یان فکرێکی سیاسی حزبی بەڵام لەگەڵەوەشدا ئەوانش توانیوانە تا ڕادەیەکی باش لە دەوری خۆیان بین لە وشارکردنەوەی خەڵک و گەیاندنی زانیاری و هەواڵ بە شێوەیەکی تا ڕادەیەک سەرکەوتوو. لە هەموو ئەمانەدا بێگومان چی لە لایەنە ئەوانەی کە باڵێن سەر بە حزبە سیاسیەکانن کە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی ئێمە بەشەشی هەرە زۆری سەر بە حزبە سیاسیەکانن یا حزبێکی سیاسی لە پشتۆیە ئەمانە توانیوانە چکە ئەمان زۆرینەی ڕاگەیاندن پێگەێنن بێگومان بەرپرسیارن هەم لە هوشیارکردنەوەی خەڵک هەم لەو کەم کوڕیانەی کە هەن بێگومان لە تەنیشتەوەش ڕاستیەکەیە کە لایەنەکەی تر ئەم ڕاگەیاندنەی کە ئەهلیە ئەمانش توانیوانە بە هەمان شکل دەبێ بگوترێکە لایەنی سەرکەوتویان هەیە لە هەما کاتشدا کۆمەڵی لایەن هەیە کە لە شوێنی پرسیارە بێ لەسەری بۆ وەستین کە نەیانتوانیوە بە تەواوەتی ئەو هەدەفە بپێشنکە لەسەر شانیانە بەڵام بە تێکڕایی ئەگەر تەماشا بکەین بێگومان ئەو کاوسەی کە لە وڵاتی ئێمەدایە من تەسەوڕەکەم ششی تەبیعیە ینی وڵاتێک هەرگیز دەوڵەتی نەبوو بێ و پارچە کرابێ و وڵاتێک کە بە قۆناغی سیاسی زۆر سەختدا تێپەڕی بێ هوشیاری میلەتەکەی لە ئاسەی ئاوا بەرزدا نەبێ ڕاستە ئێمە زۆر جار ئەڵێن 18 ساڵە 20 ساڵەکە حکوومەتی کوردی تەشکیل بوو بەڵام بۆ مێژووی ملەتێک کە هەزاران ساڵ بێت تەسەوڕەکەم 18 ساڵ دڵۆپێشی بچووکە لە ناو دەریایەکی زۆر زوری زەبەلادا ئێمە
لخلالي ئەوەی کابوو بە سەدان ساڵە تۆ جامیعاتە تەبێ مەدارسە تەبێ و کۆمەڵە مەراکزی فەرهەنگی تەبێتن و لە ڕووی پیشەسازی و ئابووری و کۆمەڵاتی و ئەمانە کۆمەڵێ دەستکەوتی گەورەی هەبوو بێ ئەمانە نەبوو لە وڵاتی ئێمە حەقمانە پەلەمان بێ پەلەمانە کامانەوێت لە ماوەیەکی کووردا لە هەموو بوارەکاندا گەشە بکەین و پێش بکەین کە تەمە تقریبان بەم توانایەکی ئێمە هەمانە محاڵە من کورتی کەمەوە بە یەک جملە من تەسەوڕەکەم ڕاگەیاندنی کوردی وەکو هەموو لایەنەکان و بوارەکانی تری ژیان لە کۆمەڵگای ئێمە تا ڕادەیەکی باش توانێتی وەکاری خۆی هەڵسێتن. یعنی توانیوێتی خزمەت بە خطابێکی یان کار لەسەر بیناکردنی خطابێکی نیشتیمانی دیموکراسی بکات چونکە ئێمە قسە لەسەر خطابێکی نیشتیمانیەکەین بەڵام دیموکراسی ئەوەی تێگەیشتم لە قسەکان جۆرێک لە گەشتبینانە من گەشتبینانە تەماشایەکەم بڵێ کاکێ من بەڕێزێ هەمان پرسیار ینی حەزەکەم ڕای جەنابە بزانم ئایا وایە ڕاگەیاندنی کوردی توانیوێتی بکات لەسەر بیناکردنی خطابێکی نیشتیمانی دیموکراسی یان ئەگەر کردوێتی لە چ ئاستێکایە ئەگەر نەیکردو بۆ هۆکارەکان چییە؟ زۆر سپاسانەکەم وڵام حەزەکەم بە مطلقی قسە نەکەم بەڵام پێم وایە کە ڕاگەیاندنی کوردی هەتا ئێستا بە شێوەیەکی گشتی نەیتوانیوە لە ئاستێکی پێویستە بێ بۆ دروستکردنی خطابێکی نیشتیمانی و چاودێریکردنی پرۆسی دیموکراسی ئەوش لەبەر یەک فاکتەری بەسیط کە ئەوەیە هێزە سیاسەکانی ئێمە کارکتەرە سیاسەکانی ئێمە لە ڕاستیە پرۆژەیەکی نیشتیمانی دیموکراتیان نەبووە لەسەر ئەرزی واقع ینی لە ماوەی ئەزمموی کوردیا ئێمە لە واقعە ئەزمون با بڵێن بنیاتنانی ئەزمونێکی دیموکراتی و نیشتیمانی بە ڕادەیەکی زۆر کەمە بینین مثلا لە چەندین قۆناغا بینین کە هێزە سیاسەکانی ئێمە لە حیزب دەسەڵاتدارەکان لە کارکتەرە سیاسی باڵەکان لەم دروشمانەدەن یعنی بەزەقی کارەکەن بۆ بڵێن پێشێلکردنی پرەنسیپە نیشتیمانیەکان و پێشێلکردنی پرەنسیپە دیموکراتیەکان ڕاگەیاندنی کوردیش لە سەرەتای بڵێن ئەگەر باز لە دوای ڕاپەڕیم بکەین لە دوای ساڵی 90ەوە لەبەر ئەوەی ڕاگەیاندنی حیزبە سیاسیەکان بووە ڕاگەیاندنێکی ئازاد نەبووە ئەنی ڕاگەیاندنێکی مەمەوەل بووە لەلایەن سیاسیەکانەوە ئەوان پارەیان پێداوە ئەوان ئاراستەی خیتابی بڵێن ئیعلامیان دیاری کردووە لەبەرەوەی لە ئەساسە خۆیان ئەجێندایەکی لەو جۆرەیان نەبووە یان ئەگەر ئەجێنداشیان هەبووە لە واقعی بڵێن با ئیتیهام نەکەین بۆەوەی کە ئەمانە مەسلین بەڵام ئەگەر لە خەیاڵدانیشانە هەبوو بێ لە واقعی کارێکیان کردووە کە پێچەوانەی ئەمە بووە ڕاگەیاندنەکەش نەیتوانیوە بە شێوەیەکی دروست تعبیر لەمە بکە یا ئەسڵان سیاسەکان نەیانویست و ئەمە بکە بۆیە ئەبینین کادری ئیعلامی ئێمە دام و دەستگای ئیعلامی ئێمە لەبەرەوەی دام و دەستگایەکی وابەستە بووە بەلایەنە سیاسیەکەوە هەرگیز نەیتوانیوە بۆ خۆی لە دەرەوەی ئەوان خیتابی ئیعلامی خۆی هەبێ خیتابی نیشتیمانی خۆی هەبێ و کار لەسەر با بڵێن پرەنسیپە دیموکراتیەکان کە هەر بۆیە ئەبینین لە فترەی شەڕی ناوخۆیە کە وڵاتی ئێمە لە ڕووی با بڵێن هاوبەندی نیشتیمانی و لە یەکتری ئەترازێ لە ڕووی پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە لە ڕووی پرۆسی دیموکراسیەوە دەچێتە قۆناغێکی مەترسیدارەوە ئەم ڕاگەیاندنە نەک ئەوەی ناتوانێت ڕۆڵێکی باش بگێڕێ بەڵکو ڕۆڵێکی زۆر خراپ دەگێڕێ و بەشێکی گرنگە لە خودی شەڕەکە من بە بڕای من ئەمە یعنی پەیوەندی بەوە هەیە کە تا چەندێک هێزە سیاسەکانی ئێمە بیر دەکەنەوە و خیتابێکی نیشتیمانی دیموکراتی یا بیرکردن لە ئەساسە ئەجێندایەکی نیشتیمانی و دیموکراتیان دەبێت ئەو کاتە ڕنگدانەوەی دەبێت لەسەر واقعی ڕاگەیاندنەکانیان بۆیە من پێم وایە ئەگەر ئێستا بۆ شکڵەی جارانیش نەبێ ئەگەر بەو ڕادەی پێش ساڵی 2000 نەبێ کە ئێستا دنیا گۆڕاوە بڵین جۆرێکی تر لە میدیا هاتۆتە پێشەوە کە میدیایەکی مەوەلی ئەتوانین بڵێ نیشتیمانیە لەلایەن خەڵکەوە لەلایەن یعنی ڕاگەیاندنێکە لەسەر گیرفانی میلەت دەژی بەو معنایی کە لەسەر فرۆشی خۆی دەژی لەسەر ڕێکلام دەژی ئەم بارودۆخی سیاسی و بارودۆخی کۆمەڵایەتی و بارودۆخی ڕۆشنبیریش لە دنیای گۆڕاوە تا ڕادەیەک هەست بە کاڵبوونەوەی ئەمان ناکرێ بەڵام مشکلەکە ئەوەیە ئێمە هەر جارێک لە کوردستان کە ڕوبەڕووی قەیرانەکە بێتەوە هەست دەکەین کە دیسانەوە ئەم ئیعلامە حیزبیە ئەم ئیعلامە ممەوەلە سیاسیە کە سیاسەکان ئاراستەیەکەن
بە هەمان ڕۆڵی نەگەتیڤی خۆیان هەڵەستنەوە واتە جارێکی دیکە ئەزمونە خراپەکە دووبارەکەنەوە بۆیە ئەمە بەڕاستی جێی نیگەرانیە و جێ ئەوەیە کە هەوڵستی لەسەر بکرێت. باشە کاکێ من کاک سلەمان دەمێ بێمە سەر چەمکی ڕەخنە بە تایبەت ڕەخنە لە با بڵێن لە بوارەکانی ڕاگەیاندندا بۆچی لە لای ئێمە ڕەخنا هەمیشە نزیک ئەبێتەوە بەردەوام نزیکە بێتەوە لە تەشیر و یەکتر سوکردن و یەکتر ناوزڕاندن و ناوبردننی شخصی ئیشکردنە زیاتر لەسەر ئەو لایەنە ئایا ئەوەیە پەرە ئەسەنێت و ئەبێتە شەڕی ڕاگەیاندن لە نێوان حیزبەکانە یان ململانەی ناو خودی حیزبەکانیشە جارێکی کە لە ناو هۆکانی ڕاگەیاندنا ڕنگ دەداتەوە و ئەبێتەوە بە شەڕی ڕاگەیاندن و دوور ئەکەوێتەوە لە ئیتیکی ڕۆژنامەوانی. بەڵێ سپاسەوە بۆ ئەنگێشتنەتان لە ڕاستیدا من دەمەوێت ینی بەر لای باسی خودی ئەوە بکەین کە ئەم ڕەخنەیە چەند لە ئیتیکی ڕۆژنامەوانی نزیکە وایان چەند لی دوورە من پێم باشە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەین کە چونکە هەر ڕەخنەیەک پێویستی بە تێگەشتن لە بوعدە تاریخیەکە هەیە بەداخەوە بەشێک لە قسەکانی کاکێمن ئەخڵەیەکی تێدا بوو لە تێگەشتن لە بوعدە تاریخیەکە و یان جۆرێک لە نادیدەگرتن تێدایە لە مەسەلە تاریخیەکە بەڕای من ئەگەر تەجروبەی ئێمەوەی کە نیاز باسی کرد لە کوردستانەوە دەست بکات کوردستان میدیایەکی ڕۆژنامەگەری بوارێکی ڕۆژنامەگەری پرۆفشناڵ نەبووە فقط ئەوەندەی کە کوردستانی دایک ئەدەبیاتی بەرخودانە لە دوای ئەم ئەدەبیاتی بەرخودانەوە ئیتر لە کوردستانی عێراق دێمەستە کوردستانی عێراق ئەدەبیاتی شۆڕش دەست پێ دەکات ئەدەبیاتی شۆڕش بێگومان ئەم شۆڕشە شۆڕشی گوندە من مەجبوار نییە ئەم مەسەلانە هەمووی ئەم چەمەکانە قشیان کەینەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەدەبیاتی شۆڕش شوناسەکەی لە ئەدەبیاتی شۆڕشێکی گوندەوە بۆ ئەدەبیاتی شۆڕشی شارەکان دەگۆڕێ و لە ناوەڕاستی نەوەتەکان و دوای ئەوەش ئەدەبیاتی شۆڕش و ئەدەبیاتی شارەکان مەرحەلەیەک دەگوازێتەوە کە دروستکردنی مەرحەلەی یان قۆناغی دروستکردنی میدیای حزبیە لە دروستکردنی ئەم قۆناغەدا بێگومان کۆمەڵێک تەنگ و چاڵام هەیە و ناکرێەوە بەڕاگوزەری بەسەریا تێپەڕی و دەبێت هەموو خوێندنەوەکان هەموو ڕەخنەکان لە میدیای حزبی بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەوە نابێت دابڕمەوە تاریخە ئەمە یەک دوای ئەوە ئەگەر بگوتێ ئەم میدیای خاڵیە لە خطابە نیشتیمانیەکە لە ڕاستیدا هەڵەیەکی گەورە دەکەین و بێویژدانێکی گەورە دەکەین بۆ چونکە ئەمە لە سەردەستی ئەم ئەدەبیاتە شۆڕشی یەک لە دوایەکەکانی کورد هاتوون و لە سەردەستی ئەم ئەدەبیاتە کە ئەدەبیاتی حزبیە یان من ئەم پۆلەنەم بۆ کردیان تۆ چۆن ناودنەی هێشتا بە میدیای حزبی ناسراوە لە سەردەستی ئەم ئەدەبیات و میدیایە جارش کە ڕاپەڕین کە قۆناغێکی تاریخی ئەم میلەتەیە وەرسەرخانێکی سیاسی کۆمەڵایەتی فەرەنجی و میدیایشە لە کوردستاندا ئەم قۆناغە بەرەمهاتووە و لە دوای ئەوەشدا ینی کە ئەم ڕاپەڕین دروست بوو هەر لە سەردەستی ئەم میدیایە ئەزمونێک دروست بووە ئەم ئەزمونە بە هەموو کەم کورتەکانی خۆیەوە ئامادەیەوە هیچ کەسێک هیچ هێزێک هیچ ڕقیبێک ناتوانێت نکۆڕی لێ بکە و دوای ئەمە لانی کەم لە 10 ساڵ لەمە بەرەوە قۆناغی ڕقیبگەری دەست پێ دەکات کە قۆناغی میدیایەکە بە شوناس ئەهلیە بەڵام مەیلداری هەیە بەڵام لایەنگیری هەیە بەڵام تاوە پرۆفشناڵ نییە بەڵام تاوە بێلایەن نییە و ئەمە هیچ عیب نییە لەمەدا چونکە ئەم نخبەیە کە سەرکردایەتی میدیای ئەهلیش دەکات نخبەیەکە لەنا ئەم کۆمەلگایە هاتووە وەزادی ئەم کۆمەلگایە و بەشێکە ململانەیەەکانی بەشێکە لە بیرکردنەوەکانی و بەشێکە لە پەرسەندنەکانی لەبەرەوە ئەم هەموو کەم کورتیانەی کە هێشتا تۆ باسی دەکەی ئایا میدیای حەزبی یان میدیای ئەهلی توانیوێتی لەم ئیتیکا ڕۆژنامەیە چەند نزیک بێتەوە کە بە شێوەیەکی ئەخلاقی دەبوو بەردەوام لێ نزیک بێ من پێم وابێ ئەمە لە قۆناغێک بۆ قۆناغێک زیاوازی هەیە و لە هەلومەرجێک بۆ هەلومەرجێک زیاوازی هەیە و هەم میدیای حەزبی خاوەنی ئیتیکێکی ڕۆژنامەنووسی باڵایە لە هەلومەرج و سەردەمێکدا و هەمیش میدیای ئەهلی خاوەنی هەمان ئیتیک و خاوەنی هەمان نۆرم و خاوەنی هەمان شوناسە لە لەحزەیەکی دیکەدا بەڵام کاکە ئەمانە هیچیان لەکەم کورتی بەدەرنی ئەگەر تۆ بڵێ میدیای حەزبی هەمووی بریتە لە زۆرێک لە ئیشکردنی نائیتیچی بەڕاستی من دەتوانم لێرە بۆت بژێنم تاسەد کە ڕاست نییە و کە تۆ دیسان پێم بڵێ میدیای ئەهلی جۆرێکە لە ئیتیچی باڵا و جۆرێکە لە بیرکردنەوەی باڵا و لە پرۆفشناڵی دیسان کە من خۆم تایدا دەنووسم خۆم شانازی پێوە دەکەم و خۆم بەشێک لەو میدیا دەزانم کە لەناو هێزێکی گەورەدام دیسان من پێم وایە کەم کورتی هەیە و بەڕێی من نا بەڕێی چاودێری بێگانە و خەڵکی پرۆفشنەڵ و خەڵکی تاو بێلایەن بەڕێی ئەکادمی و پەیمانگاکانی میدیایی و زانکۆکان و ئەو شتانەی کە ڕقیبن بەسەر میدیای کوردستانەوە بەڵگەوتی کە من لەسەر ئەم مەسەلەیە ینی
باش زۆر سپاس کاک سلێمان کاکمەم دێمە لای جەناب ئەمەوێ دەربارەی هەمان پرسیار سەبارەت بە چەمکی ڕەخنە بکەم بەڵام بە جۆرێکی تر ئۆپۆزیسیۆن ڕای وایە ئەڵێ ئێمە ئامادەین شەڕی ڕاگەیاندن ڕاگرین بەڵام ئامادە نین واز لە ڕەخنەگرتن بێنین لەبەرەوەی ئێمە وەکو چاودێریکردنێکی دام و دەستگاکانی حکوومەت لە بەرامبەر ئەوەشدا هۆکانی ڕاگەیاندنی حیزبەکان ئامادە نین گوێ لە ڕەخنە بگرن یان پێیان خۆش نییە ڕەخنەیان لێ بگیرێت لە میدیای ئەهلی و لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنەوە ئەمەیە بۆتە هۆی ئەو شێوازە لە شەڕی ڕاگەیاندن کە ئیستاوا ڕەنگی داوەتەوە لە هۆکانی ڕاگەیاندنە وەڵێ زۆر سپاسانەکەم من ئەگەر ڕێگەم بدەی نەختێک تعلیقمەیە لەسەر قسەکانی هەرێک لە ئەو برابە ڕێزانە گە ڕێگەم بدەی بە خێرایی هەوڵێم قسەی لەسەرکەم بۆی پەیوەنددارە بە مەسائلی نیشتیمانیەوە پێم وایە هەندێک قسەکراون پێویست بە ڕاستکردنەوە کابێ لە سەریان بوەستی ئەگەر ڕێگەم بدەی نابەتەکیید حەزەکەی ئەو پرسیارەش لە جەناب تەکەم لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەوە بکەین بێ من نەمەیە لەسەر قسەکانی کاک سلێمانەوە دەست پێ بکەم من پێم وایە میدیای کوردی لە میدیای حیزبیەوە تا میدیای ئەهلیەگا شتێک تایە حزۆری نییە ناوی ئەخلاقی ڕۆژنامەنووسیە یعنی تەلاقدانێکی لە ڕادەبەدەری ئیتیشی ڕۆژنامەنووسی لە ناو میدیای حیزبی و میدیای ئەهلیە هەیە بە لێشاو بۆتانە ژمێرم کە و لێدایان ئەوانە چییە من تەواو ناکۆکم لەگەڵەوە بۆ چوونی کاک سلێمانە کە پێی وایە نەخێر میدیای حیزبی میدیایەکی بەرپرسیارە ئەزای لە ناو ئیتیشی ڕۆژنامەنووسیا با بچینە ناو سەنووسەری ڕۆژنامە ڕۆژانەکانی ئەمریکا پێی وایە 6 پرینسیپی بۆ ئیتیشی ڕۆژنامەنووسی یەکێک لەوانە ڕازگۆییە ڕازگۆیی غایبە لە ناو میدیای حیزبیە و تا ڕادێکی زۆر لە هەندێک لە میدیای ئەهلیشە بێلایەنی دڵسۆزی دادوەری ئەمانە چەمگەلێکن کە لە ناو ئیتیشی ڕۆژنامەنووسیان ئەمانە لە ناو میدیای کوردستانە غایبن نەک ئێمە بگەڕێنەوە تاریخی میدیای ئەهلی لە کوردستانە بۆ لە 10 ساڵی ڕابردووە دەست پێ ناکە وەکو کاک سلێمان پێی وایە یەکەمین میدیا لە کوردستانە کە دەرچووە لە تاراوگە دەرچووە لە 13 ساڵ لەمەوبەر میدیای ئەهلی بووە کە بنەماڵی مەدحەت بەدرخان دەریان کردووە یعنی میدیای ئەهلی پیرەمێر لە سیەکانە ڕۆژنامەی دەرکردووە کە ئەهلی بووە یعنی میدیای ئەهلی میدیایەک نییە ببەسرێتەوە بە دەرچوونی بۆ نمونە هاوڵاتی یا هەر ڕۆژنامەیەکی تر ئەمە غەڵەتێکی کوشندەی تاریخیە کە ئەکرێ دەیمە نابێت لەسەرینە و مەسەلەی پرۆفێشنەل بوو نەک لە ناو میدیای حیزبیە لە ناو میدیای ئەهلیە لە کوردستانە یەک میدیا تام ساتە وختنیە پرۆفێشنەل لەگە قسەمان لەسەرەوەی پرۆفێشنەل بوون چیە بێگومان میدیای پرۆفێشنەل لە کوردستانە نییە بۆیە من پێم وایە ئەوەی کە بەڵێ لە ناو میدیای حیزبیان ڕازگۆیی هەیە بەڵێ میدیای نیشتیمانیە بە هیچ شێوەیەک من پێم ئەزانی نیشتیمانی چییە منەچمەوە سەر و مەسەلی کە پەیوەنددارە مەسەلی میدیای نیشتیمانیەوە کاتی ئەتوانێت قسە لەسەر میدیای نیشتیمانی بکەین ئەزانی کێشەی من پێم وایە مۆدێلی میدیای حیزبی لە وڵاتی ئێمە مۆدێلی کە لە کوردستانەیە کە مۆدێلێکی زۆر خراپە تا ڕادێکی زۆر لە مۆدێلی وڵاتانی عەرەبیەچێ لە لوبنان بۆ نمونەیەچێ میدیای لوبنانی لە 15 ساڵی شەڕی ناوخۆیە کۆمەلگای لوبنانی بۆی میدیای لوبنانی و پرد بوو بەوەی شەڕی تایفی و 8 تایفە لە لوبنان هەیە ئەم تایفانە میدیای سونە بە نوعێک تەماشایەکە میدیای مارۆن بە نوعی تەماشایەکە میدیای شیعی تونڕە بە نوعی تەماشایەکە کە حیزبڵا نوێنەرایەتیەکە و میدیای میانڕەو کە نەبیه بڕیوان نوێنەرایەتیەکەن بە نوعی کە تەماشایەکە لە حاڵەتی شەڕی تایفیە و لە حاڵەتی شەڕی حیزبەتیە میدیای کە غایب بناوی میدیای نیشتیمانیە کەم ڕۆ لە هەرێمی کوردستاندا میدیای غایبە یعنی ئەمە خۆمان نەخڵەتێنی نەگەر بڵێن میدیای نیشتیمانیمان هەیە لە کوردستانە ئەمە تەنیام شەڕە بەرپرسیارەتی ڕوبەڕووی خودی ڕۆژنامەنووس نابێتەوە بەداخەوە ئەوەی ڕووی ڕۆژنامەنووسی کوردی ناشرین کردووە سیاسیەکانی وڵاتن کێشەی بە سیاسیکردنمان هەیە لە ناو کوردستانە میدیا لە کوردستانە بە سیاسی کراوە لە کەناڵی حیزبی بگرێت تا کەناڵەکانی تر کاتی میدیا بە سیاسی کرێ شتێک نامێنێتەوە وەکو پێشتر ئاماژەمێکە ناوی ئەخلاقی ڕۆیتیکی ڕۆژنامەنووسیە و شتێک نابێتەوە ناوی بە نیشتیمانیکردنە و شتێک نامێنێتەوە کە ناوی بابەتی بوون و بە پرۆفێشنەڵ بوونی میدیا لە کوردستانە بۆیە من ئەوەی کە پێم وایە ئەوەی کاک سلێمان باسیەکە من تەواو ناکۆکم لەگەڵەوە بوو بەشێکی زۆری بۆ چوونەکانی کاک سلێمانە دەربارەی کاک دکتۆر نیاز کە باز لەوەیە کە ئەگەر ڕێگەم بدەیت کە پەیوەنددارە بە باشە کاکمەم لەبەرەوەی باش با من بێ مەسەر وەڵامی پرسیارەکەت کەوای لێ هات ئەوەی ئۆپۆزیسیۆن منەمە و نقطەیە ڕوونکەمەوە مەسەلەی ئۆپۆزیسیۆن کە وترێ ئێمە من بە حکمی سەرنووسەری ڕۆژنامەیە چوم کە ڕۆژنامە ناوەند ئۆرگان نییە یعنی لێمان تێک نەچێت زمان حاڵ شتێکە ڕۆژنامەیەک نزیک لە بزوتنەوەی یا لە حیزبێک شتێکی کەیە
کۆمپانیاکە ناوی کۆمپانیای وشەیە کۆمپانیای وشە کۆمپانیایە کە نزیکە لە بزوتنەوەی گۆڕانەوە ڕۆژنامە وەکو یەکێک لە ڕۆژنامەکانی سەر بۆ کۆمپانیای نزیکە لە بزوتنەوەی گۆڕان ینی ئۆرگان نییە بەو شێوەیە کە بۆ نمونە بەڵام کاکمەم ئەگەر بوارم بەی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی KNN زمان حاڵی گۆڕانن دەمەوێت بڕۆمە ناوبڕێکی کورت و لەبەرەوەی بەشی یەکەمی بەرنامەکەم دەڕۆمە داوەڕێکی کورت و دەگەڕێنەوە دوای من حەزەکەم غەڵەتت بۆ ڕاست ئەوتەوەرە بەڕێزان دەچینە ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان بۆ تەواوکردنی تەوەی بەرنامەکە. بەڵێ بەڕێزان بەخێر بێنەوە بۆ بەشی دووەمی بەرنامەی بەکراوەی ئەمڕۆ بە تەوەری بەرنامەکەمان سەبارەت بە شەڕی ڕاگەیاندنە. کاکمەم پێشەوەی بچینە بناوبڕەکە دەمەوێت لەوە تێبگەم ئایا ئەگەر KNN و ڕۆژنامە و سایتی سبەی زمان حاڵی بزوتنەوەی گۆڕان نەبن ئەی چین چۆن ئاڕی نزیکن لێوان ویستە لەسەر ئەوە ڕوونکەڵێت تاوان بزوتنەوەی گۆڕان هەیە و کۆمپانیای وشەشەیە کۆمپانیای وشە کۆمپانیایە کە نزیکە لە بزوتنەوەی گۆڕانە و کەناڵانە سەر بە کۆمپانیای وشە هەرێکە لە KNN و سایتی سبەی و ڕۆژنامە تا ئاگاتە ڕادیۆی گۆڕان بنسبة ڕۆژنامە و من قسەکەم بە حکمی کەسەر و سەری ڕۆژنامەی مەتوان قسەکەم ئەمە ئۆرگان نییە و زمان حاڵی بزوتنەوەی گۆڕان نییە بۆ معنای لە خزمەتی بزوتنەوەی گۆڕانە نزیکە لە بزوتنەوەی گۆڕانەوە خطوتێکی عام هەیە پەیوەنددارە بە سیاسەتی بزوتنەوەی گۆڕانە خطوتێکی عامەیە تا ڕادەیەک ئەم خطوتە عامایە ئەم کەناڵانە نزیکن لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕانەوە بەڵام ئەمە ڕاستکەمەوە کە ئەمە مەسەلێک نییە ناوی زمان حاڵ بێت ئەوەی کە پرسیاری بەر لە ناوبڕەکە کە جەنابەت کردت کە ئایا مەسلەی ئۆپۆزیسیۆن و ڕاگررتنی شەڕزانی من پێم وایە ڕاگررتنی ئەبێ دوو شجاکەینەوە مەسلەی ڕەخنە و سوکایەتیکردن و ناوزڕاندنە بێت یەکتری جابکەینەوە یعنی شتێک گەوتری با شەڕی ڕاگەیاندن بکەین شەڕی ڕاگەیان و شەڕەناشرینەیە کە خەریکی تەسفیح حساباتن مەلەفە کۆنەکان هەڵەدرێتەوە تەسفیح حسابات ئەمە شەڕێکە و ئەخلاقی ڕۆژنامەنووسی تایە غایب ببێت ئەمە شەڕێکە کە نەک لە کوردستان لای دنیای عەرەبیا زۆرە مەسەلەی نمونونەکانی جەزیرە و عەرەبیە زۆر زەقن لە بەرچاوانە ئەوەی کە پەیوەنددارە بە شەڕی ڕاگەیاندن و مەسەلەی بەرپرسیارەتی و ڕەخنەگرتن من پێم وایە طبعا دوو جۆر کەناڵەیە لە هەموو لە جیهانی دیموکراسیە لە وڵاتە پێشکەوتوەکان هەر لە دنیای بێ دوو جۆر کەناڵەیە کەناڵێکی کەناڵی ڕسمیە کە لە مؤسساتەکانی دەوڵەتە 4 دەسەڵات سێ دەسەڵات کۆمەلگا بەڕێوە بن قەزایە پەرلەمانە یاسا دەسەڵاتی ڕاپەڕاندنە ئەمانە کۆمەڵێک میدیاگەلێکەکەن ئەمانە چنە چوارچەوی میدیای ڕسمیەوە باشە بە تایبەتی حکوومەت ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانە کۆکرێتەوە ئەم میدیا ڕسمیە ئەمە بۆ خۆشی ئەمە ئەگەر هەست حکوومەتێک بگۆڕێ ئەمە میدیای ڕسمی ڕەخنی خۆیەگرێت میدیایەکەی لە دەروی ئەمە میدیای ئەهلیە میدیای ئۆپۆزیسیۆنە میدیای حیزبەکانە هەموو مەشتانە میدیای ناڕسمیان پێوتری ئەمانەش بێ بەشدار بن لە ڕەخنەگرتن و لە خستنەڕووی خەوشەکانیەکێ لە ئەرکەکان و بەرپرسیاتی میدیا ڕەخنەگرتنە پێم وایە گەر میدیا لە ڕەخنەگرتن بەتاڵکەیتەوە هیچ قیمەتێکی نامێنێ ئەمە داوایەکی زۆر بێمانایە لە میدیا داوا بکەی بڵێ ڕەخنەمەگرە ئەمە لە میدیا داواکە ڕەخنەمەگرە بەڵام بێگومان من خۆمیشەکەم لەوانی قەناعەتی 100% بەوە هەیە کە بێ میدیا ڕەچاوی بەرپرسیارەتی بکە ڕەچاوی ئیتیکی ڕۆژنامەنووسیکە و ڕەچاوی دڵسۆزیکە ڕەچاوی قەزیە نیشتیمانیەکان بکە ڕەچاوی ئاسایشی نەتەوەیکە ئاسایشی نەتەوەی لە ڕوانگەی حیزبێکی دیاریکراوە نا یعنی ڕەنگە ئاسایشی نەتەوەی لە ڕوانگەی منەوە و ڕۆژنامەنووسیە بۆ دکتۆر نیازە هەرێکی کە لەو برادرانە پێم وایە ڕوانینی جیاوازمانەیە ئاسایشی نەتەوەی لەلایەن حیزبە دەسەڵاتەکان و شێوەیەکی کە لێ ڕوانرێ ئۆپۆزیسیۆن یا حیزبەکانی کە لێ ڕوانێ بەڵام ئاسایشی نەتەوەی قسم لەسەر و ئاسایشی نەتەوەی کە 2000 هەرشەیەکە بێ بۆ سەر شتی ناوی لە نێوان دوو کەوانە ئەزمموی هەریمە بۆیە پێم وایە داوایەکی زۆر بێمانایە کە بڵێ ئەبێ میدیا ڕەخنە نەگرێت من بێگومانم لەسەروی کە بێ میدیا بەردەوام بێت لەسەر ڕەخنەگرتن بەڵام نەک خەریکی تەسفیح حسابات و جنێودان و قیڕەقیر ڕوەزانانی شتانە لەنەو مۆدێلی قیڕەقیر ڕزانی گواستراوەتەوە بۆ ناو میدیا ئەمە میدیای کوردی ئەزانی خاوەنی قیڕەقیڕەیە یعنی یەکێک لە هەرە مۆدێلە ناشرینەکانی ناو ڕۆژنامەنووسیم قیڕەقیڕی ناو میدیای کوردیە واد لێت ئینسان وکو متەلەقیەک تەماشای میدیای کوردیەکە بە نیگەرانی و من زۆر جار ڕەشبینە بم لەسەرەوەی کە ڕەشبینی داتەگرێ من لە چوم باشەکەین کەمە بشێوەیە باشە کاکمەم زۆر سپاس دەکەم من تەوان پرسیاری زۆرم پێ بەڵام ئەمەوێ جارێ بوار بم بە ئامادەبوانی بەرنامەکە ئامادەبوانی ستۆدیۆ پرسیارەکانی خۆیان بکەن ئەگەر لێرەوە دەست پێ بکەم فەرمو کێ پرسیاری هەیە مایکەکە وەرگرە
ئەگەر لە کۆمەڵگایەکە نەمانی زادەی ئەخلاق لە کەناڵە ڕاگەیاندنەکانیەوە دەسی پێکردبێ کە منبعی ئەدەب و فەلسەفە و یعنی کۆمەڵەیە کاریترە بەو شێوەیە ینی ئەی چگاریکەریکی بۆ سەر کۆمەلگاکەی ئەبێ بەڕاستی خۆمان نەزانین کەناڵی ڕاگەیاندن کۆمەڵێک یعنی شتی جوانی هەیە ئەگەر نەمانی زادەی ئەخلاق لێەوە دەسی پێکرد بێ ئەی کاریگەریکی لەسەر کۆمەلگاکەی ئەبێ بەڕاستی سپاس خۆش بێ ساکار سەلام پەیمانگای تەکنیکی هەڵەبجە پرسیارێکم لە کاک هێمن هەیە بێ زەحمەت گۆڤاری لڤین گۆڤارێکی چاواشەکاری سیاسیە کەوا هەردوو حیزبی دەسەڵات کەوتونەتە گەلە کۆمەکی سیاسی بۆ داخستنی ئەم گۆڤارە یان گۆڤاری لڤین گۆڤارێکە کە حکوومەت ئەوێت ئەم گۆڤارە دابخات بۆی کە خەڵک زۆر شارەزان نەبێت لە ڕوتی سیاسی ئەمڕۆی کوردستان چونکە ئەزانین گۆڤاری لڤین ئەمڕۆ گۆڤارێکە کە زۆرینەی خەڵکی کوردستان ئەی خوێندنەوە و بڕواایەکی ڕاستیان پێ دەست خۆش کەسی کە پرسیاری هەیە بێ بەم بەڕێز باش سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم من دوو پرسیارم بۆ دکتۆر نیازەیە یەکەمیان ئەم شەڕی ڕۆژنامەگەریە چۆن چارەسەر ئەکرێت کە لە کاتێکدا حیزبەکان پرینسیپی زۆر جوانیان هەیە بۆ چارەسەرکردن ئەگەر تەبا بن لە ناویەکە پرسیاری دووەمیشم ئایا جەناب دووەکو بەڕێوەبەری کەناڵی زاگرۆز تا چەند توانیوتانە لە ئاسی متمانەی خەڵکی تا بن و هەموو ئەو ڕوودا و ئەو ڕووداوانەی ئەم دوایە بە ڕازگویانە بگەێنە خەڵکی و زۆر سپاس دەست خۆش بێ بەو بەڕێزە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم من یەک پرسیارم هەیە بۆ هەموو میوانە بە ڕێزانە بەگشتی تا چەند ڕاگەاندنەکانی کوردستان بە ئەهلی و ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە توانیانە بەرپرسیارەتێکی ئەخلاقی مێژووی بگرنە ئەستۆ ئەمە یەک دووهەمین پاراستنی ئاسایشی نەتەوەیی ئاسایشی نیشتیمانی بۆ لای ئۆپۆزیسیۆن قسەنەکردنە لەسەر کەسایەتیە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن و لای دەسەڵات قسەنەکردنە لەسەر لایەنە سیاسیەکانی با بڵێن بەرپرسە سیاسیەکانی دەسەڵات زۆر سپاس دەست خۆش فەرموو ئەگەر لەوێشەوە کە پرسیاری هەیە ئەو مایکان بۆ بنێرە بێ زەحمەت بەڵێ زۆر سپاس من هەردی عەبدوڵڵا ڕۆژنامەنووس پرسیارەکەم بۆ میوانە بەڕێزەکان هەموو بە تایبەتی کاکمەم ئەی بینین لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە سەرۆکی حکوومەت کە لایانی دەسڵاتاڵەیە ئێمە شەڕ ڕاگەاندن ڕاگرین با هەوڵی بۆ بین بەڵام لە لایەکی دیکەوەی بینین سەرکردەیەک و پۆزیسیۆنەڵی ئەگەر بێنە سەرگردەکەی من ناتوانین شەڕ ڕاگەاندن ڕابین ئەمە چۆن لێکدانەوەی بۆ ئەکات دووەمیش کاک نیاز گەشببینە کاک هێ من جۆرە لێکدانەوەکی هەیە ئەوە کاک مەمەڵەیە هیچ میدیای پرۆفیشناڵی چی بکرێت میدیای پرۆفیشناڵە کوردستانە دروستە بێت یعنی چی بکەن کەناڵگەی ڕاگەاندن چی بکەن بێ زەحمەت ئەو مایکە ئەگەر داخراوە بیکەرەوە دەباشە دەست خۆش زۆر سپاس وەڵام بکو ڕۆژنامەنووسێک پێم وایە دوو شتێ شەڕی ڕاگەیاندن بەلام و شەڕێکی پیرۆزە بەڵام ڕاگەیاندنی شەڕ کارێکی دزیەوە ئەم دوو شتە جیا بکەینەوە شەڕی ڕاگەیاندن ئاتە ڕاگەیاندن شەڕەکە بۆ دەستخستنی ڕاستیەکان من پێم وایە دوو کەناڵی هەیە گەر مەجالە بێ وەڵامی بنەوە لە کوردستانە زاگرۆز و گەلی کوردستان شەڕ ڕاگەیەنن بەڵام کەناڵەکانی کێ شەڕی ڕاگەیاندنەکەن ئەمەیە کۆمنتان لەسەر بە تایبەتی ئەو دوو برادەرە هەردووکیان کە سەر بە دەسەڵاتن بزان لە بەرامبەر ئەم دوو کەناڵی خۆیان ئەڵێن چی ئەوە وەکو ڕۆژنامەنووسێکی ئەهلی منەوە باوەڕم وایە یەک شتی کەش هەیە کاگنیاز ئەڵێ کارکردن لەسەر پەرتکردنی خیتابی نیشتیمانی من پێم وابێ میلەتی کورد ئێستا دادگایی ڕاگەیاندنی حیزبی کردووە ئەویش لە پەراوێزکردنیان و ئیهمالکردنیان و گوێ لە نەگرتنیان لەبەرەوەی ڕاگەیاندنی حیزب ئابێ لەلایەن میلەتەوە دادگایی بکرێت لەسەر پەرکردنی خیتابی نیشتیمانی و نەتەوەیی لە ماوەی ڕابردوودا بەڵام لەگەڵ ئەوەشە ڕاگەیاندنی حیزب سوودێکی زۆر گەورەی گیان بە ئێمەی ڕۆژنامەنووسانی ئێستا و نەوەی ئێستا چونکە ئەرشیفی ئەم دوو ڕاگەیاندنە ئێمە ئەمڕۆ ئەتوانین بەکاری بۆ پیشاندانەوەی دوێنێی خۆیان واتە ئەرشیفی دوێنێی خۆیان کە هەمویان چیان وتووە ئێمە ئەتوانین ئەمڕۆ بەکاری بێن و بەرامبەر دەست خۆش پەیامەکە و گەیشت بێ بۆی دوای یەک شتێکە پرسیاریکەم هەیە بەختیار عەلی دەڵێ بێدەنگکردنی میلەتێک هەندێک جار لە بێدەنگکردنی ڕۆژنامەنووسێکەوە دەست پێ دەکات ئایا بەڕای ئەو بەڕێزانە دەسەڵات گەیشتووەتە ئەوەی کە میلەت ڕۆژنامەنووس بێدەنگ بکات یاخود ڕۆژنامەنووس بێدەنگکە یا ئەوەی ڕۆژنامەنووس وای کردووە کە میلەت بێنە
بە دەنگ و حەڤەی شوبات بەرهەم بێنە دەست خۆش بیە بەو بەڕێز سەردا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم پرسیارێکم ڕاستی کاکەمە و کاکەم نەکەم ئەگەر ڕاگەاندن دوای ساڵی 90 سیاسیەکان پاریان پێدا بێواتە کڕیوانە ئایا ئەمانیش ئەو کاتە لەو ڕاگەاندنە کڕاوەیە بەشدار بوون یا بەشدار نەبوون ئەگەر بەشدار بوون بۆ کردیان دوای ئەوە ئەگەر بێت و ئێستا ئەو ڕاگەاندنەی کە هەن پێیان ئەوترێ ئەهلی ئایا چێ بۆ ئەمانی کڕیوە لە سەرەتاوە ئایا بێت و ئەم ڕاگەاندانە لە سنوور و چوارچێوەی مەسلحەتەکانی ئەو کەسەی کە پارادا بەم ڕاگەاند ناسوڕێتەوە یا ناسوڕێتەوە یەکشی تریش بۆ هەموو میوانە بە ڕێزەکان ئەمەوە بڵێم ڕاگەاندن تا ئەو کاتە ئازادەکە ئێمە تەشیر بە مقەدەساتی کەسی تر نەکەین ئەوەندە ئازادین کە هەستی کەسی بەرامبەرمان برینار نەکەین بەڕاستی ئەڵێم ڕاگەاندن ئێستا لەسەر ئەساسی تۆڵە و ڕق یەکتر قوبوڵ نەکردن و یەکتر زەڕبی سفرکردن ئیشەکات سپاس دەست خۆش پێ باکو حەسەن پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە قسەیەکم بۆ کاک نیاز ئەڵێ وەشیاری میلەت لە ئاستێکی بەرزان نییە من بە کاک نیاز ئەڵێم بە خۆی و کەناڵەکەی و حیزبەکەی و با وشاری بکڕێنێتەوە بۆ میلەتەکەی پرسیارەکە بکە بێ من بە کاک نیاز و بە کاک سلێمان ئەڵێم پێش ئەوەی کار لەسەرەوە بکەن کە شەڕی ڕاگەیاندن هەیە با کار لەسەر ئەوە بکەن کە خۆیان ئازاد بن یعنی ئێستا لە قەنەعەتێکم کە شتێک قسەیەکەکەن شتێکەکەن کە لە هینی لە مەزاحی حیزبەکەیانە بێ ئیشێک ناکەن کە لە مەسەڵحی حیزبەکەیانە لەوانەیە هەندێک شتەیە بە لە هینی لە قەنەعەتی خۆیانە هەبێ بەڵام لەبەر حیزبەکان شتێکی جوان ئەڵێ زۆر سپاس دەست خۆش بینێرە بۆ ئەو بەڕێزانی ئەوەوە سربەت عباس پەیمانگای تەکنیکی هەڵەبجە من پرسیارێکم هەیە بۆ نەک پرسیارە لەوان دوسێ پرسیارشمان هەبێ یەک بۆ کاک نیاز یەکی یەک پرسیار بکەن بۆی ئەم بەریش پرسیار بکەن دەی پرسیارەکان لەوانێت دووسێت من بۆ بە کاک نیاز دەڵێم ئەگەر کەناڵێکی ڕاگەیاندن شەڕی ناخۆی بەشداری شەڕی ناخۆی کردی بێ ڕۆماڵی شەڕی ناخۆی کرد بێ ئەتوانێت ڕاستیەکانی ئەمڕۆ بڵێت ئەمە پرسیارێکی دوو ئەوە بە کاک ئەو برادرە ناوکەین برچووە کاک سلێمان کاک سلێمان پرسیاری دوم ئەوەیە ئایا ئێوە 800,000 کارمەندی ڕاگەاندنە لەسەر بودجێ حیزب لەسەر بودجێ حکوومەت حیزبین کارەکەن لەگەڵ 400 دەستگای ئەعلامی ڕاگەاندن ئایا ئێوە بە تەمان زیادیکەن یا کەمیکەنەوە دەست خۆش بێ بەو خاتونە خوابا لەو ئایا ئێوە بۆ ژیان ئەنووسن یا بۆ ئەنووسن بژین تەنها بێ بەو خاتونە دوای خۆ بیە بە سۆنیتا من پرسیارێکم بۆ کاک نیاز هەیە ئایا ئەو کەناڵانی کە لەلایەن ڕاگەاندنەوەیان کە تا ئێستا خۆڵیان کردوتە ناو چاوانی خەڵکەوە تا چەند بۆ نمونە کە تا ئێستا خۆڵیان کردو تاوی خەڵکەوە بەڵام ئایا بوونی کەناڵی ئۆپۆزیسیۆن وە کەناڵی سربەخۆ تا چەند تەسیری هەیە لەسەر سیاسی و ئەخلاقی ڕۆشنبیری خەڵکی کوردستان و پرسیارێکیشم لە کاک سلێمان هەیە ئایا قەت ئێوە خۆتان چوونەتە بەر ئاوێنە بزانن نرخی ئەلانەکانتان لە چه ئاستێک و نزمدایە سپاس بێ بەو بەڕێزەی پشتەوە من گۆڤ ئەحمەد ڕۆژنامەنووس من ئەپرسم چی بکرێ بۆی کە ئاشتەواییە دروستکەین ماوەیەک بە لە ئێستا خەڵکانێکی زۆر ڕژا بوونە سەر شەقامەکان ئەمیژەر شەڕێکی ڕاگەیاندن بوو بێگومان بەڵام شەڕی ڕاگەیاندنەکان گەڕانەوە بۆ ناو کەناڵەکانی ڕاگەیاندن چی بکرێ بۆ ئەوەی دیسانەوە ئاشتەواییەک دروستکرێت و من زۆر حەزەکەم گەشتبینانە بڕوانینە ژیان سەردەمانێک بوو کورد لە هەوڵی ئەوەدا بوو ئازادیەک دروستکە بەڵام ئێمەوە 21 ساڵە حکوومەتین ئەگەر حکوومەتەکەشمان خراپێ بەدەستی خۆمان بە دەنگی خۆمان و ئەتوانین بەتوانە و تاقی خۆمان بەڵام هیوامان هەبێ ئەتوانین حکوومەتێکی زۆر باش دروستکەین بە هیوانە بین دەست خۆش من ئارام خدر زۆر سپاس بۆ بەرنامەیە ئەو برادرە باسی لەوە کرد کە ئەگەر پرسیارەکە بکەی بە بێ زەحمەت پرسیارم هەیە بەڵام ڕوونکردنەوەش ماشەڵڵا ڕوونکردنەوە دەبێ بەڵێ ئەگەر ڕێگەم دەی بتوانم تەواو قسەکانم بکەم باس لەوە کراکە لە ئۆپۆزیسیۆنەوە وێنەی بڵێن ئەرشیفی بەرپرسەکان ئێساکە لە دەسەڵاتدان پیشان دەدرێ بۆ ئەوان بەڵام دەبێتەوەش بزانین کە لە میدیای دەسەڵاتەوە زۆر لە ئەرشیفی ئەوانەی کە لە ئۆپۆزیسیۆنی پیشان دەدرێت کە لە ڕابردووچیان کردووە دەبێت یەک شت لەبیر نەکەین کە لە فیزیاشدا یاسایە کردار و پەرچەکردار پێم وایە من بۆ خۆم لە ڕاگەاندنی حیزبدا کار دەکەم بە شانازیەوە زۆربەی کاتێمە لە جاتی کردارمان هەبێ پەرچەکردارمان هەبوو ئەومان بیر نەچێ ئێمە وەکو میدیای دەسەڵات ئێمە بەشدارەمی زۆربەی کاتەر فریاکەوتون وەڵام دەینەوە و لەگەڵەوەشدا باس لە گۆڤاری لڤیم بکەین کاکمەم باسی لەوە کرد کە زۆربەی کات ناوزراندن و تەشیر و تەصفیە حسابات ئەگەر بە جۆرە قسەکانی کاکمەم بێ سەیری گۆڤاری لڤین کەین بەس قسەکردن لەسەر شخصێت و لەسەر بنەماڵی فلان و لەسەر فلان کەس و ئایا ئەگەر بۆ حسابە بێ گۆڤاری لڤین تا ئێستا لە غیری ناوزراندن و لە غیری ئەوەی کە
تەشیر و کۆمەڵ ئاژاوەنانەوە و نازانم چیتری کردو بەڕاستی دەستخۆش مەمنون بەڵام بەرحەڵداوە لێ برنە دەستخۆش فەرمو لێرە کێ پرسیاری هەیە بەخێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم من ئەمە سەرەتا شتێک بەڵام بەگەر ناوبڕم پێنەکەی وڵا ئەگەر درێژی کورتی بێ کوردی وەکو باخێک وایە چۆن گوڵی ڕازاوە هەمە ڕەنگی تەیە باخەکە بەوە جوانی زیاترە بەخشێ دەکرێت ڕاگەاندنی کوردیش هەمە جۆر و هەمە ڕنگ بێ بەڵام لەسەر حسابی ئەو میلەتە ڕەشڕۆتە نەبێ دەمەوێت لێرە پرسیارەکەم ئالێرا بکەم ڕاگەاندنی کوردی لە کوردستاندا من ڕەشبین نیم بەڵام گەشتبینم بۆی ئیشی لەسەر بکەین کە دەبێت پرسەی بۆ بگەڕێ جیاوازێکی زۆرە بینم لە شەڕی ڕاگەاندنی ئێستا و لە کاتی شەڕی ناوخۆدا لە شەڕی ناوخۆدا شخص نەکرای ئامانج بەس ئێستا بەداخەوە شخص کراوەتە ئامانج و مەلەفی ڕابردووە دێتەوە زۆر جار ئەم مەلەفانە مەصالحی شخصی لە پشتەوەی یعنی ئەکرێ بەرپرسێک بێ ڕاگەاندنی حیزب دەجوڵێنێ بۆ ئەوەی ناوزڕاندن و کەسایەتێکی دیاری ئەم کوردەکە مێژوێکی دیاریە لەناو بزافی ڕزگاری خوازی گەلی کوردستانە کە توانێت خزمەتێک بکە بۆ ئەوەی بتوانێت خزمەتێک تۆ ئێستا دوی بە شێوازێکی تر بەنەوەی نوێی دەناسیێنیت و خەڵکی پێچەواشە دەکرێت خاڵێکی تر دەمێ باسی لێوەکەمەوەی بۆچی ڕاگەاندنی دەکرێتە ئامانج یعنی دوور نییە گۆڤاری لڤین و سەرنووسەرەکەی و چەندی ناچون بەردەم محکەمە لە هەمان کاتە ئەم پرسیارم ئالێلا ڕوبەڕۆی کاک سلێمان و کاک دکتۆرە نیاز دەکەمەوە بەڵام بەرپرسەیە و ڕاگەاندنی کوردی هەیە زۆرتر تەجریح و تەشیری کردووە بە کۆمەڵگە کە بە نمونە لە بەردەستمەوە بە خەڵکی تریش بەڵام بۆ تا ئێستا ئامادەنێشە بەردەم دادگا و دەستخۆش بیە بەو بەڕێزی سپاس بۆ نارتی من تەنها پرسیارێکمەیە لە هەردوو بەڕێز دکتۆر نیاز و کاک سلێمان بە دوو شێوازی جیاواز ئەوەی کە دەسەڵاتی کوردی ماوەی 20 ساڵە شانازی پێوەکە یەکێکە لە کۆڵەکە گرنگەکانی دەسەڵاتی کوردی کە شانازی پێوەکە بریتە لە دیموکراسی بەڕێز کاک نیاز تاوەکو ئێستا لە وڵاتێکی دیموکراسیا ڕۆژنامەنووس ئەکوژرێ من حەزەکە منم پێ بدەیت ئەگەر کوردستان وڵاتێکی دیموکراسی بۆچی ڕۆژنامەنووس ئەکوژرێ ئەوەمان بیر نەچێت ئەوانی ژانە لە قەتەرەوە ڕژەی کوشتن لێکرێ لا یەزال هەڕەشەی کوشتن بەردەوامە بریتێ لە ڕۆژنامەنووسانی دەرەوەی دەسەڵات کاک سلێمان جەنابەت باست لە ئەدەبیاتی شار و شاخ کرد پێدوان نییە ئێستا ئەدەبیاتی شاخ لە شار دووبارەکردنەوە بە ئەوەی کە گولەکانتان ڕوو لە ڕۆژنامەنووسانەکان دەستخۆش بێ بەوەی پشتەوە بێ زەحمەت وەریگرە زۆر سپاس وەڵام من پرسیارەکەم بۆ کاک نیاز ئەوەیە کە کەناڵی نالیا کاتێک سووتێنرا ئێوەکو زاگرۆس هەڵوێستان چی بوو ئەم یەکەم پرسیاری شترم ئەوەیە کەناڵەکەی بەڕێزت دێت و تەسویری یان با بڵین ڤیدۆی زۆرێک لە ئیسلامیەکان ئەوانی کە تیرۆرستن لە دەروی وڵاتەوە دێتەوە تێکەڵەکات و دیسان بە ئیسلامیەکانی کوردستان و دواتر تێکەڵای وێکا بە ئەو مەلا بەڕێزانەی لە سەرای ئازادیەوە باسییان لەوە کرد کە ئەمە جیهادیان قسەیان کرد پێدوانی ئەمە جۆرێکە لە چاواشەکاریان جۆرێکە لەوەی کە ئەوانە شوبهێنن بە تیرۆریست ئەمە بە بۆچینی من جۆرێکە لە چاواشەکاری بەڕێستان وەڵامتان چییە لە لایشی ترەوە من پێم وایە کە میدیاکەی بەڕێستان و میدیای حیزبی تەنیا ئەرکی جوانکردنی سیمای دەسەڵاتە و لە بەرامبەرە میدیای ئەهلیەوە میدیای ئۆپۆزیسیۆن خەڵکی وشار کردوەوە خەڵکی خستۆتەوە سەر شەقام بە تایبەتی ئاوێنە و هاوڵاتی و لەفین و پێم خۆشم پرسیارە هەر ئەڕاستی کاگمەمیش بێت تا چەند ئەوە ڕاستەکە میدیای حیزبی سیمای دەسەڵات جوانەکە و میدیای ئەهلی و ئۆپۆزیسیۆن خەڵکی وشار کردوەوە ئەوان بوون بەشێک لەوە بەرەوانەکە کە خەڵکیان خستە سەرجادە و شەقامیان وشار کردەوە دەستخۆش بێ بەوەی ئەم کاتتان باش ئەبڵا سەنگایی پرسیارێک مێ ڕاستی کاک من برهان قانعەکەم بەڕێز کاک من برهان قانع تۆ دەڵێ ڕۆژنامە و KNN ئەمانە سەر بە گۆڕان نین ئەگەر وانە بۆچی سەرکردێکی گۆڕان دێت تەسریحەدا ئەڵێ ئێمە ئەگەر بێنە سەرگردەکەش و بزانمەکو پێوزە و برادری ئەو بەرەو هەدەفەی نەپێکە بۆچی شەڕی ڕاگەاندین ڕناگرین ئەگەر ئەمە لەژێر هەیمەنی لەژێر دەسەڵاتی سەرکردەکانی گۆڕانە نییە چۆن ئەتوان ئەم تەسریحە بەناوی ڕۆژنامەکانی خۆیانەوە بدەن پرسیارێکی ترم ئاراستی کاگە من باقرەکەم کاگە من باقر سکاڵا تۆمارکردن لەسەر گۆڤاری لفین ینی شایعێکی زۆر گەورەی لێکەوتەوە و هەڵایەکی زۆر گەورەی لێنانەوە لە کاتێکدا دیان سکاڵا لەسەر ڕۆژنامەی سربەدەسەڵات تۆمار کراوە لەسەر ڕۆژنامەنووسی سربەدەسەڵات تۆمار کراوە کە هیچ باسێکش نەکراوە لە جێگایش باز نەکراوە پرسیارێکی ترم ئەگەر ڕاگەاندنی دەسەڵات بەو شێوەیە کە ئێوە باسی ئەکەن بۆچی بە چاودێری هەموو ڕێکخراوە بیانەکان کەناڵی کورسات خەڵاتی باشترین کەناڵی تەلەڤیزۆنی وەرگرت زۆر سپاس زۆر سپاس من کاروان عەدنان لە زانکۆی سلێمانیەوە پرسیارێکمە ڕاستی کاگمەمە کاگمەن پێ دوان نییە ڕاگەاندنی مەعارەزە و ئەهلیش شتە جوانەکانی ئەم میلەتە لە پێش ناشینەکان ناشینی دەکات پرسیاری توش شتە جوانەکانی ئەم میلەتە
لە پێشتە ناشرینەکان ناشرین دەکات ینی ئەم تشتی جوانی نەبووە و ناشرینی دەکات پرسیارێک ترم ئەڵێ ڕۆژنامە ئۆرگانی نییە ئایا تام دەقی بزوتنی گۆڕانیش ئۆرگانی نییە پێ دوای ئەڵێ قیرەقیرە لە ڕاگەاندن بڵاو دەبێتوان ئایا پێ دوانی قیرەقیرە لە معارض و ئەهلی شا هەبێت زۆر سپاس دەست خۆش دەستان خۆش بێ ئێستا بێ بۆ خانمش ببوو بێ بۆ فەرمو یەک پرسیار بەخێرایی ئەم کاتتان باش من پێم پێ خۆشحاڵم کە لەم بەرنامەیە بەشداریم کرد وەقسەکانی ئەو دوو بەڕێزە کاکیە من و کاک مەم قسە زۆر هەڵەگرێت تعلیقی زۆر هەڵەگرێت بەڵام حەز ناکەم بچمە ناو تەفاسیلەوە لەبەر کەمی ماوە من پرسیارێک بۆ کاک دکتۆر نیاز ئایا ڕۆژنامەکانی سەر بە ئۆپۆزیسیۆن تا چەند توانیوانە میزداقیت بن لە تەختەی ڕووداوەکاندا و پرسیارێک بۆ کاکیە من ئایا جیاوازی لە نێوان ڕۆژنامەوە لەگەڵ گۆڤاری لڤیندا چییە لە ناوەڕۆکدا لە کاتێکدا کە ڕۆژنامە نەک لە دەمی کاکمەمەوە لە دەمی کۆمەڵی خەڵکیانەوە یەکلایی بووەتەوە کە زمان حاڵی بزودنەوەی گۆڕانە و لە کاتێکدا کە جەناب کە ڕۆژنامەی کە گۆڤاری لڤین خۆی بە ئەهلی پیشانەیە زۆر سپاس دەست خۆش بیە بەو خاتونە و دوا پرسیار چکە ئەبێ بچینە ناوبڕ بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم سەرەتا ئەگەر پرسیارێکم هەیە گەریەکێک لەو میوانە بەڕێزانە بتوانن هەرێکێکیان وەڵامی خۆی هەبێت بەوە کە ئایا ئەو شەڕایی کە لە میدیای ڕاگەاندنەکانە هەیە لە ناو ڕاگەاندنە لە سەر میدیای حیزبی بە یا ئۆپۆزیسیۆن چی بکرێ بووی ئەم شەڕی ڕاگەاندنە نەمێنێت سواس دەست خۆش زۆر باشە ئێمە پرسیارێکی زۆرمان وەرگرتووە بەڵام ئەچینە ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڵێ بەڕێزان بەخێر بێنەوە بۆ بەشی سێمی ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی بەکراوەیی تەوەری بەرنمەکەمان سەبارەت بە شەڕی ڕاگەیاندنە بە میوانجاریادێک لە بەڕێزان دکتۆر نیاز لاجانی کاک هێمن باقر کاک سلێمان عەبدوڵڵا کاک مەم بورهان پێش ناوبڕەکە پرسیار و ڕاوبۆچوونی بەڕێزان میوانانی ستۆدیۆمان وەرگر بە جەنابەت دەست پێکەم کاک نیاز فەرموو ئەگەر پرسیارەکانی من زۆرن تاوان دەبێت تۆزە مەجالم بەنێ فریا بکەم یەک لەو بەڕێزانە پرسیێتی شەڕی ڕاگەاندن چۆن چارەسەرەکرێ من ئەسڵان لەگەڵەوە دانیم تەنانە ناوی شەڕی ڕاگەاندنی هێزاری شەڕ لە گۆڕێنیە بەڕاستی حقیقەت لەوانێت تۆزێ تند و تیژی تا ڕادەیەک لە زۆری دەربڕین لە زۆری ئەدای بەعزێ کاناڵ لە هەندێک شوێندا هەبێ زۆرێک لە حاڵەتە طبیعیەکی خۆی دەرچووە ڕاستە حەقە بگەڕێتە سەر ئارکە پیرۆزەکەی خۆی ڕاگەاندن بەڵام بێگومان ئەمە زیاتر احتمالی وا ناوی لێنێ شەڕی حەزابە کە لە ڕێگای ڕاگەاندنەوە کرێکن ئەمە تەسەوڕ ناکەم هیچ کێشەیەکەبی لە بینی دوو کاناڵی ڕاگەاندن ئەمانە هاو پیشە هاوشانی یەکترن لە کارکردندا بەڵام کاتێک لایەنشی سیاسی دژی لایەنە سیاسەکەی تر ئیعلانی زۆرێک لە ڕاپەڕینەکە وا ناوی لێنێن زۆرێک لە ڕەفزکردنەوە ڕەتکردنەوەی لایەکی ترەکاتن یان لایەنی حکوومەتەکەیان حکوومەت لایەکی تری پێقوبول نییە و زۆرێک لە توندی ئەنوێنێ بەرامبەری یان لایەنە دەسەڵاتدارەکان مەبەستم بێگومان لێرەدا حتمما ئەم ئیعلامە بەهێزەی کە هەیە لە هەموو لایەکەوە دەکەوێتە کارکردن بۆ دیفاعکردن لە حزبەکەی خۆیان ئەمە بەڕاستی سێ-چوار ڕەهەندێک کە دەبێت تەماشای بکەین یەک ڕەهەندی سیاسی کە حقیقات وەزعی سیاسی وڵاتی ئێمە ئاوا بووە کە تێپەڕیوێن چەکدار ڕاستە حزب سیاسەکانی ئێمە چەکداریان نەبووە لە شاخەوە کە گەڕاونەوە لە پاش ڕاپەڕین بەداخیشی گەورەوە نەکرامانە یەکخرێتن ئێستاکەش ئەم حاڵەتە مەوجودە ناچینە سەرەوە زۆر باس کراوە ڕاندێکی تر ڕاندێکی کۆمەڵایەتی فەرهەنگیە لە وڵاتی ئێمە ئەمە دەچمە بۆ وەڵامی پرسیارێکی تریش کە باس لە هوشارکردنەوەی ملت کرا من کەوتم ملەتی ئێمە ئەوانە وشارنێ خۆ وشاری هەر بەوەنی ئێمە قسە بکەین ئینتاجی ئێمە چییە لە ڕووی پیشەسازی لە ڕووی کوشت و کاڵی لە ڕووی فەرهەنگی لە ڕووی معریفیەوە بێگومان تۆ بە بەراورد لەگەڵ دەوڵەتێکی تر کە سەدان ساڵە دەوڵەتەوە هەموو ئەمە ڕاهیلانەی تێپەڕیوە تۆ بێگومان چەند قۆناغێک لە دوای ئەوی ئەمە عیبێک نییە کە ئێمە باس بکەین بەعکس وەگە باسی نەکەین عیبە ئەمە تا ئێستا لە وڵاتی ئێمە ئافرەت کوشتن و ژن کوشتن و تا ئێستا سیستەمی عشایری و فستیواڵی عشایری و شی لە بابەتانە دەگرێت کە ئەمە دەمێک لە هیچ وڵاتێکی دنیا نەما ئەوکە ئێمە ئەڵێن هوشیاری وڵاتی ئێمە تا ڕادەیەک نزمترە لە وڵات بە بەراورد لەگە بەعزەی وڵات
بەتایبەت وڵاتانی کە دیموکراسی تێدا ئێمە ئەمانەی و مارسیکاری دیموکراسی بکەین لە کوردستاندا حتمما بێگومان ئێمە لە دوای ئەوانین ئەمە شتێک بەعیبی بزانین بەڵام ئەوێ کاری بۆ بکەین بۆەوەی بەڕاستی ئەمە ئەم هوشیاریە پرسیار کرا لە من کە بە حزبەکەی خۆی و کاناڵەکەی کار بکە بۆی بێگومان کارەکەی بۆەوە هەرچی ئێمە ئەوەیەکە ئێمە بەکاری ڕاگەیاندن ئەمانەی ملەتەکەی خۆمان وشارکەینەوە بەڵێ بەرەخنەی چاک لە دەسەڵات بەرەخنەی چاک لە دیاردە ناشینەکانی کۆمەڵایەتی خۆمان بە ڕەخنەی چاک لە دیاردە دزیەوەکانی کۆمەڵایەتی خۆمان بێگومان بە بەرزکردنەوەی ئاستی وشاری تاوان ئەمە کۆمەڵە لایەنە مەزان کۆمان هەیە زانکۆەکانە بێ بەم کارە هەستن کۆمەڵێ سەنتەری مهم و دام و دەستگای مهمی لە وڵاتی ئێمە هەیە کە ئەبێ ئەمە کۆمەلگای مەدەنی ئەبێ بەم کارە هەستێ دام و دەستگاکانی ڕاگەاندن تێکرا بەم کارە هەستن بێگومان ئەمە ئەرکەکە پێویستە بکرێ بەڵام ئەوە بە مانای نایە کە بە شەو ڕۆژێ بکرێت تەماشاکە مێژووی یۆناان لە کێوە دەستی پێکردو تەماشای مێژووی ڕۆمیەکان کە بزای چۆ دەستی پێکردووە اینجا تا دەگەینە ئەوەی خۆمان بەداخەکی زۆر گەورەوە تەمەنی هەموو حکوومەتی ئێمە هەمووی 20 ساڵێکی بێتن ئەو دەسەڵاتی کە ئێستاکە هەیە بە هەموو کەم و کوڕیەکانەوە کۆمەڵشتی بڕیوە کە ئەبێ ئەم بەشتە چاکانی بڵێن چاک بەشتە خراپەکانیشی بێگومان ئەوە وتراوە خراپ تەسەوەرەکەم هەموو لایەکمان لەسەر ئەوە کۆکین کە کۆمەڵەکەم و کوڕیمان کۆمەڵە کوڕی هەیە کە بەڕاستی لە مێژووشدا بۆ ماوەتەوە ئەوە نیە تۆ هەرئی ئەم کۆناغیبێ زۆر شتەیە لە مێژوودا بۆ کورد ماوەتەوە کە پێویستی بە چارەسەرە لە هەکەی تریش بەڕاستی ئێمە مەسلە یاساییەکەیە کە بۆ من تەسەوەرەکەم سەرڕای ئەوە کاوە وەسعی سیاسیەکەیە کە ئەلامی ئێمە لە خزمەت حزبە سیاسەکاندایە جگە لەوە ئەگەر بەهاتایە و یاسایەکی ڕێک و پێچ مێدیایی هەبووە من سەوڕەکەم بەم وەزعی کە ئەم وەزە ئێستا دروست بووە ئەگە ئەمە یاسای هەبە تەسەوەرەکەم ڕێگرە بوو لە بەردەمەوە ئەگە تۆ غەرامەی گەورە هەبووە بە تایبەت لە کاروباری تەلەڤیزیۆندا مەسەلەن من تەسەوەرەکەم زۆر شتەیە ئەم هاندانی خەڵک بۆ تون بوتیژی بڵاوکردنەوەی بیری با بڵێن تا ڕادێک تەبعیز لایەک بەسەر لایەکەی تردا لادان لە پرینسیپەکانی ئەوەی کە ئێستا کاکمان باسیکە ڕازگووی و ئەمان لادان لەمانە ئەمانە هەموو ڕوبەڕووی دادگا دەبێت تەسەوەرەکەم ئەمە خۆی لە خۆی دەڕێگرە بۆ با حزبە سیاسەکانیش تەنانە دەگەری ئەوەشیان بیسبیان ڕێگای سیاسی و دەیانتوانین دژایەتی بکەن نەک ڕاگەیاندنەوە کە لە نەتیجەدا بە زەرێکی زار گەورە دەگەڕێتەوە بۆ هەموو کۆمەڵگا وەزعی نەفسی ئەم وەزعی کە دروست بوو لە سلێمانی بەم لە پاش با بڵێن بستنەوەی یەکەوە بە تایبەت لە هەفتەی یەکەوە کە لە هەفتەی دووە هەفتەی شوباتەوە بێگومان ڕاگەاندن کە دابش بوو بەسەر بیری جیاواز و ڕێی جیاواز و تا ڕادێک تونند و توژەکە ناو شەقام و بگوێزرایە بۆ بەتایبەت بۆ شاشەکانی تەلەڤیزیۆن و لە هەمان کاتە بۆ لاپەڕی ڕووپەڕی ڕۆژنامەکان بێگومان ئەمە کاری کە لەسەر مەزاجی تاکتاکی خەڵک ئەمە ئەگەر بەهاتەوە لە ڕووی تەنها سیاسەکان مەشاکیلیان هەبە لە نێو خەڵکدا لە ناوی یەکدا بێگومان بەو شکلەیە نەدەبوو کە ئێمە ئەوەی کە لە ڕاگەیاندن کرا ئاوات تەسەوەڕاکەم تەسیری کرد باسەر تێکڕای کۆمەڵگا بۆی بەڕاستی پێویستە بە یاسایەکی زۆر ڕێکوپێک یاسایەکە بزانیم من بزانم حدودی خۆم لەکوێیە ئەوکو تەلەڤیزیۆن ڕۆژنامە بوون و منە بزانێ حدودی خۆی هەتاکوێ ئەو کاتەیە چەند مەرامی سیاسیشی لە پێشنابی تەلەڤیزیۆنەکەی ئێمەیان ڕۆژنامە ئەو کاتە لەم چارچوەی یاسایی لا نادا لەبەرەوەی توش ڕوبەڕوونەوەی لێپێچینەوەیکی یاسایی دەبێت مەجبورین ئێمە لەو چارچوەی یاسایی کە بۆمان دانراوە کار بکەین ئەمە بەداخەوە نییە ئەو دووەکەی تریش من تەسەوەرەکەم سیاسەکان کەی ڕێکەوەن تەسەوەڕەکەم ئەو تونند و تیژەش کە لە ڕاگەاندن تا ڕادێک ئێستاکە ئەمیش انشاءالله چارەسەر بێت تەسەوەڕاکەم گەشتبین لە مەسەلەیەدا ئەم قۆناغانە لە مێژووی ئێمەدا زۆر بووە تێپەڕ بووە تا چەند زاگرۆز لای خەڵک من ئەبێ پرسیارە لای خەڵک بکەم بێگومانەوە ناکرێت بە 50 کەس و 100 کەس و بە 200 کەس ئەمە ڕاپرسیەکە بێ بکرێت ڕاپرسی علمی بکرێت لەوەی کە خەڵک چەند متمانەوێ بە پێ ئەو ڕاپرسیانێکی ئەمریکیەکان کردویانە ئەو سەترە بێلایەنانەی کە کردویانە زاگرۆز تا ڕادێکی باش توانیوێتی متمانەی هەبێ لای خەڵک ئەم متمانەیە تەسەوەرەکەم ئێمە شانازیش پێوە دەکەین ئەشی پارێزین ئێوە خۆتان شاهدن ئێمە لە گەرمەی ئەم وەزع ناخۆشی کە دروست بوو هەوڵمانداوە هەموو لایەنەکان هەموو خەڵکێک هەموو ڕێیەکی جیاواز بینین لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی خۆمان خەڵک قسە بکە بە ئازادانە ڕای دەڕۆڕی پێشەوە شێمە پێشتر حتا تەوەرێکمان کردەوە زیاتر لە 2 مانجی خایەن بە ناوی نیشتیمان لە نێوان ئۆپۆزیسیۆن و حکوومەتدا زیاتر لە 2 مان کە هەفتانە 3 حەڵقەی هەبوو هەموو ئەو برادرانی کە بێلایەن بوون ئەو برادر نووسەر و ڕۆژنامە نووس و ئاکادمی و پەرلەمانتار و ئەوانەی کە پێویست بن هاتن لەم بەرنامە بەشداری لە بەرنامەی بکرێت بەشداریان کرد و ئەم تەوەرە 3 مانگ 2 مانگ زیاتری خایان کە هەفتەی 3 حەڵقەی لێ پەخشەکرا کە بە بەشداری خەڵکانیش یەکجار زۆر بە ئازادانە خەڵکەوەی بە دەسەڵات خراپە خەتای دەسەڵاتە وەزەکەوە ئەمە پێش 21
خەڵکە شێوەیە بۆ نەخێر و پۆزیسیۆن وایە خەڵگانیش وەکو ئێوە لە ناو ستۆدیۆ ئەم مناقەشانە کراوە ینی ئێمە توانیمانە تا ڕادەیەکی باش وەکو تەلەڤیزیۆن کە شانازیش پێوە دەکەین توانیمانە ئەم پرینسیپی کراوەی و ڕازگۆیی و ڕێی جیاواز و پیشەیانە ڕەنگ بداتەوە لە تەلەڤیزیۆنەکەی ئێمە متەسەوڕەکەم ئەوە تا ڕادەیەکی زۆر توانێتی شوێنی خۆی ماوە پرسیار زۆر ماوە ئەبێ وەڵامیان بدەمەوانە ئەزای لەبەرەوەی کاتەکە زۆر کەمە با من کات بم بەوانە ئەگەر کاتمان مایەوە ئەگەڕێمەوە لای جەنابێ باشە زۆرە ماوە لەبەرەوەی کاتەکە زۆر کەمە ترسم بەش نەکات لە برادران باسی دوو شت کە تایبەتە بە زاگر زۆر تایبەتە بە زاگر ئامەکان با برادران جوابی دەنەوە مشکلە نیە ئەوەی کە تایبەتە زاگر و ساڵی سی و بە سوستانی نالیا بێگومان زۆرمان پێ ناخۆش لە پرس کۆنفرانس و هەموو شتانێک کە پێویستش بگوازینەوە هەمان گواستەوە بێگومانەمە ئەو شتانێک کە لە سلێمانی ڕوودا هیچمان پێمان خۆش نەبوو کە ڕوویدا بەڕاستی ئەوی ترە ناوبڕەکە ئەو ناوبڕێکەکەی بە چاپە کردووە ئەوە ڕێی ئەمەیەکە حركة إسلامي سياسي لكردستان أو شوي مناقشة يبسكوا رأيي منها رأي جناب الشرس هناك بزوق طبيعية كبشكل لو حركة سياسية إسلامية سياسي جهاني ذا بيقومان ربطي زوج شتي بيكويا بويا ما وناب رمان درز نكردوا بين بلين أما أويك لا أفغانستان ودا ولي ربار ودنا ألين أما ميجوك كا بينيو لا طالبان لا أفغانستان وابو يسألك بعضك برادر لا ليلة لكردستان كبدن كشي هاوار على أمجه هريك للشمياء هلا بجبر مكوت هزار زار خوشتر ولا لو كان طريقة لكردستان هي طبعا بيقولوا أنا ما بين دارك نكري ما بين دارك خلش هلا بجبر دارك مو خلش كردستان بين دارك لو بيقولوا أنا ما هو اسمه دبي لسر مسألة بله كاكي من فرمو أجر من زور سباسي وهورانا كم برخنا وبيشنيار ومناقشة كان يعني من حزم كر رخنا زياتريان بقرت هذا اللي في مناقشة زياتريان كده لسر لفين شون كايما يعني روتش الهمواني تر بيسمع بزياتر خوخ وإنه ب بيداتشونه وبيت سباسي أنا كم من بشويشي قشتي باسكم بشويكي تاك والله يمكسر كان نايم لسرتا لهاوري بريزم كاكستيما باسي وكا من لقصة كان ما وضعي بابلين بارودوخي ميجوي كردستان من نادي دقرتوا من بيمواك أو كشيء لميديا حزبها هي كشيء تاريخية وتكشيء نية بيوزدوا بمرحلة تاريخية وإما لقل تاريخها أمتيا باريني أو كشيء هي كشيء بنيادية يعني كشيء بيوسط بستراكشري شوازي كاردني بابلين ميديا حزبية أم ميديا لكوا حزب بيود قصب كقصك لكوا بيود شركة أو دقي بيود بوسطة أو وسطة يعني تناند وكو بابلين لحالتي شرع شون مثلا لساعاتي سفرة شر دوستات زور جار بيني ما لساعاتي سفرة شر إعلامي دزجا حزب كان يشوسته ولا بروا من أول رأم هي جاب سبارات با باشترين بالجاش بو أو كم برادرانا أو نكال الرجال دني حزبي شكان زور بيجار خويان يعني اشتاق كان كخوشان باوريان بينيا من استا قش ما قناعتي ككاغنياس يعني رأي زور جوازي هي أو كي يستعيل لو كي التلفزيون كيو بخشكات من جين قناعتي كاغنياس باوري بشيء زور لو شتانيا كتلفزيون كيو كردويتي بون منا استا باسكم من بيموا تلفزيوني زاغروس يعني مترسي دارترين يا خاطر مترسي دارترين وتواجي كالقال وزيري بيشمرقايا وتشترين مقابلة لو كوزيري للرقيب أو تلفزيون هو ديان بابلين شوازي تون ديان تصريحي تون ديدا وتنانات جوريك لأن في عامي دركر لري تلفزيوني زاغروسو أما لري تلفزيوني زاغروسو بو كتشي استابين كاغنياز بشوازي كي ديكا قصا كاكا وكو بلاي كجواز اللوا من خوش حال بابا يقدر زور سباس دكم طبعا مك بارانتيز طبعا حربيش هو بتصوركم حتى تنانات ما وثمان توز درنج مقابل جنابي وزيري بيش برقماكر لأن ليه علم تلفزيون بلا نريك زاغروسو نفير عامي مثلا بالناس وتي داواكم لە هێزەکانی پێشمەرگە نەگەڕێنەوە بۆ فەرمانی تەقاکردن ئەوە من فەرمانی تەقاکردنم پێدان باشە کاکی من ئێوە پرینسپکتانێ لە لیوین هەر شتێکە دێ بڵاویەکەنەوە بەبێ سانسۆرکردن وا تەسەوڕەکەم وانە زۆر جارێ زۆر شتێکە لەوانەیە وەزیری پێشمەرگە کە قسەکە تۆ قسەی سانسۆرەکەیت مەسەلەکانی ئەبرێت بە چ حەقێک من بۆم هەیە قسەی وەزیری پێشمەرگە مەسەلەکە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە تۆ با بڵێن حیزبەکەت لە شەڕێکە لە ململانەیەکایە لو دقيقة بيوست بتشي ما قصير برنامج نوز نابرين باورت بيتم برنامج نرين معناه زندي
چۆن دەیەوێت زندی ئەڕوا لەو کاتەیە ئەڕوا قساکە بە کەیفی خۆی قساکە ینی ئێمە ئێوە لەوانەیە بۆتان دێ کۆمەڵی مادەتان بۆ دێ تەماشایەکان ئەوەی بەدڵتانە بوو لەوانەیە بڵێن بە کەڵکی بڵاوکردنەوە نایە بەڵام ئێمە ئەوەش ناکەین ئەوەی کە داوەتیەکەین ئەتوانێت بێ لە کوتوپڕ ڕێی بگۆڕێ ڕێیەکی بە ڕێک عکسی ڕێی منی هەبێت بەڵام زۆر بەتەبیعی هێنمەوە ئەمە تایبەتە بە هەموو ئیعلامی حیزبی مەسەڵەن لەو کاتێک کە ململانی سیاسیە لە بینی حیزبەکانە جۆرێک لە یەک نزیک بوونەوە هەیە سیرەکەی وەکو برا پیشانیە بە بەڕێز ناوی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن ئەو کاتێک کە ململانێکی سیاسنە بێت بەڕێزەکەی دوێنێ بێ بە تیرۆریست ئەمەخ مەترسیە گەورەکەیە سەبارەت بە میدیای من دەمەوێت قسێکی دیکەش بکەم لەوێ ئەویش ئەوەیە کە پێم وایە میدیای ئۆپۆزیسیۆنیش هەمان کێشەی میدیای حیزبی هەیە لەبەرەوەی لەسەر هەمان بنیات با بڵێن دامەزراوە بۆیە لێرەوە من پێم وایە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ کاکمەم کە تازە بۆتە سەرنووسەری ڕۆژنامە یعنی ڕۆژنامە ئەمە خۆخەڵەتاندنە بڵێن لەبەرەوەی ئۆرگانی ڕسمی بزوتنەوەی گۆڕانیە تەمسیلی بزوتنەوەی گۆڕان ناکە یا ڕاگەیان وابەستەی حیزبەنیە یەکەم لەبەرەوەی ئەو ڕاگەیانە بزوتنەوەی گۆڕان تەمویلەکات ئەو کۆمپانیایە بزوتنەوەی گۆڕان تەمویلەکات دووهەمیشان لەبەر ئەوەی هەتاوەکو ئێستا خیتابی سیاسی خیتابی ئیعلامی کۆمپانیای وشە تەلەڤیزیۆنی KNN ڕۆژنامە جیاواز شتێکی جیاوازی پیشان نەیەوە لە جیاوازی بزوتنەوەی گۆڕان لەو کاتەی بزوتنەوەی گۆڕان پێویستی بە حەملا بێت KNN و ڕۆژنامە حەملاکەن لەو کاتێک کە پێویستی بە جۆرێک لە خیتابی نەرمە بێ بۆ دانوستان شێوازی تەختێکردنی ئیعلامیان گۆڕانی بەسەرادێت سەبارەت بەوەی کە میدیای ئەهلی میدیا لە کوردستانە میدیایەکی ناپرۆفیشناڵە ئەوە من تا ڕادەیەکی زۆر پێم وایە شتێکی ڕاستە بەڵام هەر هیچ نەبێ میدیای ئەهلی ئەو کێشە بنیادیانەی نییە کە میدیای حیزبی هەیەی میدیای ئەهلی ڕەنگە کێشەی با بڵێن تەکنیکی هەبێ ڕەنگە کۆمەڵک کێشەی با بڵێن هەبێ پەیوەست بێ بە شێوازی میهنەکەوە بەڵام ئەو کێشە بنیادیانەی نییە کە میدیای حیزبی هەیەنەوە من پێم وایە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە لێرەوە بڵێن یعنی میدیای ئەهلی نەهاتوە بڵێ فریشتەوە نەهاتوە بڵێ من غەڵەت ناکەم بڵێ میدیای ئەهلیش غەڵەت دەکات و دەکەوێتە هەڵەوە و بەرپرسایەتی هەڵەکانیشی هەڵدەگرێت وەکو ئەوەی کە پێویستە هەڵی بگرێت سەبارەت بە ئەفوان ئەو هاوڕێیانەی کە پرسیاریان کرد ئێستا داوایە خۆتەزانن تەنگەژەیەک هەیە یا با بڵێن کێشەیەک هەیە لە بینی گۆڤاری لەڤین و لە بینی دەسەڵاتە سەبارەت بە راپۆرتێک بڵاو کراوەتەوە ئێمە زۆر بەلامان و ئاسایی هەکە ئەو شتانەی کە بڵاوی دەکەینەوە یعنی بەرپرسایەتی هەڵەگرین چونکە پێمان وایە کاری سەحافی هەر ئەوەیە تۆ تەنها ئەرکرد هەبێت بەرپرسایەتیشە لە ئەستۆیە و دەبێت بەرپرسایەتی یاسایی و ئەخلاقی هەموو ئەو شتانە بڵاو لە ئەستۆ بگری کە بڵاوەکەیتەوە بۆیە لێرەوە پێشوازی لە با بڵین ئەوەکەین کە مامەڵەیەکی یاساییانە لەگەڵ ئەو قەزەیە بکرێت چکە پێمان وایە سەحافیش تاوانەکە وەکو هەر کەسێکی تر تاوانی سەحافیش هەیە کە بێ بە یاسا مامەڵی لەگەڵ بکرێت بەڵام ئەو داوانی تۆمار کراون داوای یاسایی نین لە ڕاستیە داوای سیاسین بۆ نمونە یاسای کاری ڕۆژنامەگەریمان هەیە زۆربەی ئەو داوایانە بەو یاسایەت تۆمار نەکراون حیزبێکی سیاسی داوای داخستنی گۆڤاری لڤینی کردووە کە یاسای کاری ڕۆژنامەگەری بە هیچ شێوەیە ڕێگە نایە بە داخستنی ڕۆژنامایە گۆڤارێکەوە ئێمەی ڕێزی یاساگرین حەزەکەین لە وڵاتەیە یاسا هەبێ حەزەکەم ئاماژە بە شتێکی دیکە کاتەکە زۆر کەم ماوەتەوە بۆ دوو بەڕێزە شتێکی بەقەدەریەوەمان بەرکەوێت باسی ئەوە کەم یاسای ڕۆژنامەگەریا پێ من بێ لەو پرسیارانی کراوە بەستە نەبێ جوابی جەنابەت دەمەوە پێوتری حەسانەی ڕۆژنامەنووس لە یاسای ڕۆژنامەگەریا هەیە ئەگەر ڕۆژنامەکاتی کارەکەیە لێی درا ڕوبەڕووی تومۆتیژی بۆەوە ڕوبەڕووی هەڕەشە بۆ ئەمە بەپێ یاساکە وەکو ئەو وایە کە دەستدرێژکراوێتە سەر مۆزەفێکی دەوڵەت بەڵام هەموو ئەو دەستدرێژیان نکراوەتە سەر ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووس دەی دراوە با بڵێن تعزیب دراوە ڕفێنراوە کامێرەی شکێنراوە هەڕەشەی کوشتنی لێکراوە باشە کاکێ من ئەچێکی یاسایی کرا بەرامبەرەوەی کەم کارانیان کردووە باڵێ کاک سلێمان فەرموو وەڵامی پرسیارەکان بەرەوزانم کاتەکەش کەم ما بەسە وڵێن چڕیکەینەوە بەڕاستی من نازانم نازانم چۆن دەست پێ بکەم چۆن وەڵام دەمەوە چۆن قسە بکەم چونکە هەموو تەرکیزم لەسەرەوەی کە تۆ کەی دەڵێ کاتم نەما لەسەر میدیای ئەهلی و لەسەر ئەوەی کە من قسەیەکم کرد لە سەرەتادا گوتم ئەگەر ڕۆژنامەگەری کوردی لە کوردستانەوە دەست پێ بکە ینی ئەوە کوردستان بۆ بەرخودان بووە ینی
من پێم وایە ئەوە ڕێی منە ڕێی ئەپینیەنە هیوادارم کە مەم ئەپینیەن و فاکت ینی هەڵوێست و ڕاستی لە یەکتر زیاب بکاتەوە ئەمە ڕێی منە و ڕێی یەکێتیش نییە من پێم وایە حتا بە ڕاپەڕین دەگات میدیای ئێمە میدیایەکی بەرگریە میدیایەکە بەقەت ئەوەندەی کە بەتەنگ ئەتیکی ڕۆژنامەوانی و ڕۆژنامەنووسیەوە بووە بەتەنگ هێناندی پرسە نیشتیمانی و نەتەوایەتەکانەوە بووە و لە دوای ڕاپەڕینیش میدیای ئێمە بەسە سێ تەوەرەدا دابەش بوو میدیایەکیان میدیای حزبیە میدیایەکیان میدیای حزبی بێگومان دابەش دێ بۆ دوو شێوە میدیایەکیان کە حزبەکانی دەسەڵاتن یەکێتی و پارتی و ئەوێ زانانی دیکەن کە لەگەڵی دەسەڵاتدان و میدیای تر ئەمەیە کە کاکمەم نکۆڵێ دەکات کە میدیای هێزەکانی ئۆپۆزیسیۆنە کە ئەوانش میدیای حزبین ئەو میدیای تر کە هەیە میدیای سێبەرە یان میدیای شێوە لیبراڵە ئەگە قسە لەسەر لڤین بکرێت لەسەر وەکو میدیای معتەبەری ئەهلی تەماشایەکی وە قسەی لەسەرکەی باشە لڤین لە هەموو ئەو جومگانی ئەم کۆمەڵگایە لە چەپەکانەوە لە ئەلمانیەکانەوە لە هەموو بوارەکانی ئەم کۆمەڵگایەدا دەستی نەپاراستووە بەڵام بوارێک هەیە کە لڤین بەردەوامی دەستی لەپاراستووە ئیش من ناڵێم لڤین سەر بە یەکگرتووە یان لڤین سەر بە ئیخوانی عالەمیە بەڵام جۆرێک لە لایەنداری و جۆرێک لە نزیشی لەم مەیل و لەم بیرکردنەوە و لەم تێڕوانینە هەیە کە لیبرالی لڤین ناگاتە ئاستەیە کە بڵێم لیبرالی گاردیانە و لیبرالی شوێنێکی ترە و من پێم وابێ ئەمە عیبیش نییە مەسەلەیەکی تر کە من باسی کرد من پێم وابێ ئەگەر بەم مەسەلە ئەخلاقیە تۆ تەماشاکەیان بەم متڵقە بڵێ لە ناو میدیای حزبی و لە میدیای ئەهلیدا یان میدیای حزبی مەسەلەیەکی ئەخلاقی مەسەلەن مۆڕاڵیەکە بە شێوەیەکی ترسناک بوونە من داوای لێبوردن دەکا کە مەم دەکەم و لەوانەیە ئەمە جۆرێک لە ئیزدیواجێت تێدا بێ من خۆشم دەوێت بەڵام من ئەگەر پێم وابێ ئەم بیرکردنەوەیم لەسەر میدیای حزبی هەبێ من خۆم نابم بە سەرسەری ڕۆژنامەیەکی حزبی لە کاتێکدا من پێم وابێ ئەم ڕۆژنامەیە هەموو ڕۆژنامە حزبیەکان ئەوانەی سەر بەهێزەکانی دەسەڵاتن خاڵین لە مۆڕاڵ لە کۆمەلگایەکدا کە چەمچی مۆڕاڵ لەگەڵ چەمچی دین هاوجوتە چۆن تۆ دەبی بە سەرسەری ڕۆژنامەیە کە ڕۆژنامەی حزبیە من پێم وابێ دێمە قسە لەسەر کێشەی میدیای ئەهلی دەکەم لڤین لەبەر کاکەمی پرسیاری جمهورەکە بێتەوە زۆر باشە پرسیارەکانی بەڵام پێم خۆشە ئەوەی کە لڤین بنمونە بەرگین چونکە کاکەمی لێرەیە لڤین تا ئەم لەحزەیە لە سەرەتای ئەعلانیەوە کێشەی خۆناساندنی هەیە چۆن کەسێک لەم کۆمەڵگایدا بە خێرایەکی زۆر دەوێت دەوڵەمەند ببێ و هیچ اعتبارێک ناکە لڤین بە بەردەوامی کێشەی خۆناساندنی هەیە هیوادار بووم ئاواتەخواز بووم لڤین ئەوەی نەبووە چونکە لڤین من لە زۆر بواردا خۆشم دەوێت لەگەڵیدام کێشەیەکی دیکەی هەموو میدیا ئەهلیەکان ئەوەیە کە کێشەی فرۆشتن و کێشەی بژێوی ستاف و خۆیانە ئەم کێشەیەوان لێ دەکات بەردەوامی ئەم کێشەیەوان لێ دەکات بەردەوامی پەنا بۆ مانشێتی ڕق و مینی مانشێتی زاق و سەربوتاری لایەنگیری و لایەنداری بەرن کێشەیەک بورژێن کە لەوانەیە لە هەندێک لە حەزەکاندا بە شێوەیەک ترسناک خاڵی بێ لە ئیتیکی ڕۆژنامەوانی سەبارەت بە پرسیاری ئەو برادەرانە ینی پرسیاری ئەوەی کە ئایا شەڕی ڕاگەاندن و ڕاگەاندنی شەڕ من پێم وابێ ئەمە یاریکردنە بە وشە ینی دەربڕینێکە ڕاگەاندنی شەڕ دەزانرێت کە لە هەموو وڵاتێکدا بۆ نمونە لە کوردستاندا تەسەوور دەکەن بەپێی دەستور ئەگەر دەستوریشمان نییە بەڵام لەسەڵات سەرۆکێرەن دەگە شەڕ ڕابگەێنەوە کەسی کە لە بریتانیا شەڕ و ئاشتی لە دەست مەلیکەدایە لەبەرەوە هیچ میدیایەک ناتوانێت شەڕ ڕابگەێنەوە ڕاگەاندنی شەڕوان نییە یعنی ئەمە تێگەیشتێکی زۆر مەتاتی و زۆر نەخستانە سەبارەت بە ئەم کێشەی کە ڕاگەاندن لە نێوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن و لە نێوان هێزەکانی لە میدیای ئۆپۆزیسیۆن میدیای دەسەڵاتدا هەیە و میدیای ئەهلیش لەو نێوەندەدا تیر لە هەردووک دەگرێت هەردوو ئامانجی مەسەلەن گەر تۆ دیقەت لە کاگلڤین بگری هەم لە دەسەڵاتیدا هەم لە ئۆپۆزیسیۆن لەوەدا ینی بێگومان مەسەلەیەکێک کە کاکەمان خۆی دەزانێت لە چێدا قسە دەکەم مەسەلەی ئەوەی کە شەڕی ڕاگەاندن یعنی ڕاستیدا من پێم وابێ شەڕ ڕاگەاندن چۆتە دۆخێکی ناشریندا و دۆخێکی مەترسیداردا و دۆخێکە کە خەریکە دەمانباتەوە بەرەو شەڕی ئەهلی و من ئەوەندی کە یەکێتی نیشتیمانی دەناسم و ئەوەندی من لە یەکێتی نیشتیمانی تێدەگەم تەسەوەر دەکەم لە نزیکترین ئایندەدا و ئەمە بۆچوونی خۆمە دەستپێشەری بخات لە شەڕ ڕاگەاندن و وەک چۆن یەکێتی دەستپێشخەری کرد لە گەڕانەوەی بارەگا حکومیەکان و ئەو بارەگانی کە مڵشی گشتی بوون من تەسەورم وایە ئەوەندی یەکێتی دەناسم تەسەوەر دەکەم کە دەستپێشخەریشە لەم بوارەدا و شەڕ ڕاگەاندن یەکلانە بوەستێنە سەبارەت بەوەی کە ئێمە 800,000 کارمەندمان هەیە ئەگەر بە کۆی گشتی وەڵامی پرسیارەکان بێتەوە بۆی بچمەلای کاکمەم کاتی نامێنێت کارمەند و 400,000 کەناڵی ئالایمان هەیە کام داتایە مە بەسەرێمەدا دەسەپێنێ تۆ برادرینە قسەکردن ئاسانە
قسەکردنا سارە بەداخەوە لێم گەڕێ کاکەجیا تۆ هێشتا لەم ژمارەیەدا گۆڕانی جەسەرێکێتی حساب دەکەی من دڵنیام و بارمەتیت لەم ژمارەیە کارمەندی ڕاگەاندن نزیکەی بەشماری دەستژمێرێ ناوتی بەڵام نەکجێڕاونەوە ڕاستەکە چەند کەسێک لە کۆی 800 کاردری ڕاگەانی حیزبی فەرمانبەر 800 کاردری ڕاگەانی حیزبی تقریبا بیزدانیان دقونی تەواوی تی بۆی بچمە لای کاتم میدیای ئەهلی من دەزانم خبرەی میدیای ئەهلیە میدیای ئەهلی لە گواستنەوەی زانیاریدا بەرپرسیاری لەو خەبەرەوە خەبەری دزینە بەرپرسیاری لە ڕووی قانونی و من دەڵێم لە مامەڵەکردن لەگەڵ ڕقم و لەگەڵ ژمارەدا دقیق نەبوون و ورد نەبوون و بە پرسیار نەبوون باشە کاک سلێمان با بچمە لای کاتم چونکە کاتی نەما بەخۆم قسەی کرد ینی برادرێک سەوار بەخۆم قسەی کرد حەزەکەم بزانی من خۆم بە شانازی بەیەکێتی نیشتیمانیەوە دەکەم و بەڵێ یەکێتیم بەڵام لەگەڵ من خۆم بە قەڵەمی لیبراڵی ناویچەتی زانیوە و هێشتا لە ناویچەتیدا دوێنێ یەک لە کادرە حزبیەکانی خۆمان پێی گوتم بەتەنیشت فڵان شوێنە دادنیم وتی بەڵام تۆ لە باوەشی هاوڵاتی دای من ینی پێم وانە یەکێتی و پارتی ڕێبگرن لەوەی کە خەڵکەکانیان ئازاد بن ینی ئەم دەستەواژانەی کە کادرەکانی یەکێتی و پارتی و ئەم هێزانە بە کۆی لەو بە مێگە دەشبێن دەستەواژەیەکی زۆر ناشرین و بێزراون ئازاری لانگرەکانی ئێمە دەدا ئازاری ڕەشایی خەڵک ئێمە دەدا ئازاری شەیدەکانماندا لەبەرەوە من پێم وابێ ئەم قسانە یعنی دەبێت بە مۆڕاڵ و ئەخلاق و بە وجدانەوە بگوترێت دەبێت لەسەر ئەمە بگوترێت باشە ئەچمە لای کاکمەم زۆر داوای لێ بوو کاک بەڵێ من چەند دەقەم هەیە خواک پێم دەروانم هەبێت 5 پێت بڵێ من ئەمێ بە خێرایی لە پشتەوە لە خواری خوارەوە دەست پێکەمەوەی کە بێت لە کاک سلێمانەوە دەست پێکەم کاڵێت تۆ نابێت بە مطلقی بڵیت مەسەلەی ئیتیک بە شێوەیەکی لیبراڵ وونەوە گەروای بێ نابێتە سەرنووسی ڕۆژنامەیەکی حیزبی برادری عزیز من نزیکەی دوو مانگە سەرنووسەری ڕۆژنامەم لە یەکەم وشەیەوە تا ئاخری بەرپرسیارم ئەگەر ئەخلاقی ڕۆژنامەنووسی لە ڕۆژنامەیە بەڵام پێشتر لە چاودێر ئەتۆ گوێ لە بنگرە من سەرنووسەری ڕۆژنامەیەکم بەرپرسم چاودێر ئەهلی نییە تۆگەر محکەمی ڕابردووی منەکەی برادر با من تو ڕوبەڕوو قسە بکەین ئەگەر محکەمی ڕابردووی منەکەی من گوێ بگرە من لە نەوسیەوە خەریکی کاری ڕاگەیاندم لە یەکەمین وش من لە گەرمی شەڕی ناوخۆیە یەک جملە مەڵ نەیاوە بەسەر لە ڕاگەانی یەکێتیشم کردووە لەسەر شەڕی ناوخۆم نەنووسیوە لەبەری پێم وا بۆ شەڕێک بووە پێچەوانی ئەخلاقی ڕۆژنامەنووسیە ئەگەر میدیا بۆ تەسفی حسابات بەکاربێت من لە سەرنووسەری ڕۆژنامەیەک بووم لە چاودێر بووم سەرنووسەر نەبووم بەڵام سەرنووسەر نەبوو بەڵام سەلاحێتم هەبووە لە هەندێک شتا کە ڕێگە ئەم شە بە شێوەیەکی چۆن تەجروبەی ڕۆژنامەگەری من پێ دەڵێم ئەخلاقی ڕۆژنامەنووسی لە کوردستانە لە ناو میدیای کوردیا غایبە بە مطلقیش پێ دەڵێم میدیای پرۆفێشنەڵ لە کوردستانە نییە بۆشتە سەرمێنم کە چۆن ئەمە یەک ئەوەی کە پەیوەنددارە بە مەسەلەی ئەخلاقی ڕۆژنامەنووسی و من دوو مانگە سەرنووسەری ڕۆژنامەم لە یەکەمین وشەوە تا ئاخیری ئەگەر یەک جملە ئەزای من مەسەلەی بۆ نمونە شەڕ گەمە ئەمانە خینە بینی اقتیباسەوە ئەمانە لە ڕووی ئەخلاقی ڕۆژنامەنووسیە نابێت لایەنگیری بکەی من ئەمە تۆ ڕاستکەم و بۆ کاک من کاڵێ هەموو میدیای ئەهلی ئەزانی کاکەم کەیفی خۆتە ئێستا ناقسەکەندا لێگەچێ خۆ بۆ نیە جێگەری سەرنووسەری لڤینە و تۆ ئەندامی مەکتەبی من حقیقەتت پێشتێک کاکە من قسم بۆ تەقیمەکان ئەمی کاک من کە باسێکە ئەڵێت تۆ هەموو میدیای حیزبی شتێکی جیاوازی نیشانە برادەری عزیز تۆ وەرە تەقیمی ڕۆژنامەکە لە مەرحەلەی مەم کە سەرنووسەرە برادری عزیز تۆ نابێت تەقیمی ڕۆژنامەیەکی من دیفاعکەم لەم ڕۆژە ناوی ڕۆژنامە تێناوە قسەکان تۆ ماکراوە من چی بکەم کە تۆ لە چەند ژماری ڕابردۆ ڕۆژنامەکە نەخوێنێتەوە تۆ بزانە ئایا سیاسەتی ڕۆژنامەنووسیم کەناڵە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی لایەنەکانی خطابی ئیعلامی تۆ پێت بڵێم من کە پێت دەڵێم بە ئۆرگان نەکراوە کە سیاسەتی منەی بەستمەوە بم برادەری کە و پرسیاری کرد کەوتی بۆچی کاک عومەری سەیعەلی لە گردەکەەوە ئەڵێ ئێمە گەر بێنە سەر گردەکەش ئێمە ڕاگردن ڕانەگرین ئەمە یەکە فعلەن ڕاگەاندنیوان ئۆرگانیە زانی من ئەگەر تەوجیهەکەم بۆ بێت بڵێت تۆ بۆت نییە 1 و 2 3 و 4 بێ لە قایمە لانەیە وەڵام من ئەگەر قەناعەتی ڕۆژنامەنووسی خۆم نەبێڵم من نیکەم بەڵام ئەمە کوردستانی ژوا دەکات ئەمە قەناعەتێکی ڕۆژنامەنووسی کە پشتبەست بێ بە بنەمای زانستی بە ئیتیکی ڕۆژنامەنووسی بە چوارچێوەکانی ئەو یاسا خراپی ڕۆژنامەگەری کە ناچارین بۆ بەقەدەر یعنی بپێوی پابند بین ئەوەی کە پەیوەنددارە بەوەی کە کاک سلێمان ئەڵێ هەڵوێست و فاکت لێک جیاب کرد طبعاً بەڵام قسم لەسەر هەڵوێستی تۆیە
منەزانم هەڵوێست و فاکتە بێ لێک جابکرێت و من باری سەرنجیم لەسەر هەڵوێستەکانی جەنابتە کە ئەڵێم بۆ نمونە هەڵوێستێ ئەم هەڵوێستانت لەسەر مەسەلانە تەقیمێکی زانستی نیە بۆ نمونە تۆ لە ژماری ڕابردوو ڕۆژنامەی هاوڵاتیە باسێکی ئەڵێی هەواڵی عاتفی لە دنیای جۆر نییە ناوی هەواڵی عاتفی بێ من پیشان دادم من برای BBC بدون قولی به امانت و پیت پیشان دادم که بالضبط باشه که من حوالی عاطفی حزکی من لجماریه کار لسر حوالی عاطفی بجمله پیت دارم که حوالی عاطفی میدیای اهلی و میدیای اپوزیسیون من بجمله مانشت و مینی مانشت و بجمله پیشان دادم که حوالی عاطفی اما حقی خو من فتره بوی استقلالی کم بوی که والله يعني بو اوي بينر لو تبقى حوالي عاطفي بمعنى اوي كوا لايني هستي انسان او رجال او توريانا كاين كاتي ما مالا كردن لقى خبر ده تو خبر بشويتشي بلانا نوعي خد دسه يا بلانا كاك سليمان داويلي قلنا كلام حوالي عاطفينيه تشن جوريك هي تشن شوازي شواليه مثلا نيه حوالي بردوام هي حوالي هميشي هي حوالي كورتي حوالي دريج اما جورا كان يوالا مقصي مني قصي تشندين بسبوري تيوريسني بواري ميديا من بما ميديا وكم باركان ديكا بواري داينانش ديكا هي ولم نشتنا من اسمه سلفين ميديا خوشا اسمه سلفين ازام بيت خوشا بيك خسل سلفين نا بيغمان بيم خوشا بو لفين بيشكبه نك بو لا باسي لفين كاكين زاني تشتيك خوش مني مو خاندين لفين مقسم على سري ابي واقعي بالله اصلا كان زاني مسالي لفين شانازي بو كاكي كلو غوفار اهلي يعني كبيمانامي ايتيش روجنامه نوسي بلام لفين باش تي زوري ايتيك لنا لفين خايبه بوني بيمانامي ايتيش روجنامه نوسي بنەمایەک نییە بۆ یتە تۆ بە بنەمایەتی مەسلەی ئەخلاقی مەسلەی وجدانی پەیوەندی بە خودی ئەخلاقی ڕۆژنامە نووسەکەی لەگەڵ خۆشەویستیم بۆ ئەخلاقی جەنابتەنانی مەبەستم لەو نییە ویژدانی شتێکە بێت چەکە ڕوابێ لە ناو مێشتی ڕۆژنامە نووسەکانە قەناعەتی ئەخلاقیە بێ لە بۆ کاری میدیای هیوادارم متەلەقی غەڵەت تێ نەکا کە من مەبەستم لە ئەخلاق ئێتیکی ڕۆژنامە نووسەکە چەند پرینسیپێکی دیاری کراون شەڕێکەیە کە مەسلێکەیە کە پەیوەنددارە بەوەی کاکیە من ئەڵێت ئەگەر ڕاگەیاندنی دوای 1990 بۆ مەم و هێمنی ئاراستە کرد ئەگەر ڕاگەیاندنی دوای 1990 کراون و پاریان پێداوە ئایا بەشداریتان بۆ کردوێتیە بەڵێ من لە ناو ڕاگەیاندنی حیزبیشم کرد خۆمە ئەمە عیب و عارێکیتیان نییە بەڵام ئایا تۆ ئیشت کردووە لە ناو میدیایە تاچەنە بە پرینسیپ بە ئەخلاقی ڕۆژنامەسی و پابەر نەبووی تاچەنە ڕازگۆ نەبووی لەگەڵ پیشەکەتە من قەناعەتم بۆ نییە لە ناو میدیای حیزبیە میدیاکار نەدۆزیتەوە کە پابەر بێ بە بنەمای ئیتیکی ڕۆژنامەنووسی بەڵام من کاتێک کە قسە لەسەر غیابی ئیتیکی ڕۆژنامەنووسیم قسە لەسەر خیتابی کۆی گشتی میدیای موسسەیەکی ئەعلامیەکەم ئەمە مشکلەی تەلاقدانی ئەخلاق لە ناو میدیای کوردیە پەیوەنددارە بە بەشێکی زۆری کارکتەرە سیاسیەکانی ئەم وڵاتە ئەوە سیاسەکان کە جڵەوی میدیان بەدەستەوەی لە وڵاتە بەشێکی خەوشەکانیان دروست کردووە کە میدیا ئەخلاقی ڕۆژنامەنووسی تەلاقدا ئەم برادرە پرسیاری کەوتی ئێوە لەسەر میدیاکانە کە پێت وایە کورسات خەڵاتی باشترین کەناڵی ئیعلامی کردووە کاکە خۆ خەڵاتی پۆلیتزەری وەرنەگرتووە خۆ نۆرسکلیف نەهاتوو خەڵاتی باشترین کەناڵی بداتێ وەرە بە حەزەکەی ئەگەر مەسەلەیە تەقیمکردنی و کەناڵەکانە با لە ڕیزانستی و پێ بڵێم چەنە لایانی پرۆفێشنەڵ بوون غایبە لەم کەناڵەیە و هەتا دوای ئێرە شوێنی قسەکردنیە لەسەر کەناڵە بەڵام ئەمن ناکات تۆ دڵخۆشکە لەسەر کەناڵی خەڵاتێکی ڕێزلێنانی پێدراوەیتر خەڵاتێکی باشەوەی کە پەیوەنددارە بەسەرەوەی تا چەندە ڕاستە میدیای حیزبی خەڵک چاواشە دەکا و هەلی ئۆپۆزیۆن خەڵک وەشیار دەکاتەوە بەشێک لەوانە قسەکرا ئەڵێ ئەگەر کەێنێن هەتا هین سەر بە گۆڕانین بۆچی شەڕی ڕاگەیاندن ئەڵێ کە لەسەر گردەکەەوە بۆ لە ڕناگری و پێم وایە کە وەڵام دایتەوە کە پەیوەندیە بەچیەوە پەیوەندی هەیە بە مەسلەی نەبوونی نائۆرگان زمان حاڵ نییە یعنی زمان حالیم کەناڵە نیە مەسلێکەیە کە پەیوەنددارە بەوەی کە کاک سلێمان باز لە هی نەکات وڵا کاک سلێمان من حەز ناکەم مەسەلەکە زۆر بێتەوە سەرەوەی جەنابێت من احترامی نووسینەکانی بەڕێزت دەگرم وەکو ڕفیقی جیژانی تەقیب دەکرێوانە ینی بەڵام ڕەنگە مەسەلەن لە هەندێتەوەرە ڕەنگە کەم تا زۆرێک ڕەنگە ڕای جیاوازمانە بێ بەڵام ڕای جیاوازە ناکاتەوەی کە من ڕای جەنابی هیوادارم توانی بێتم وەڵامی و برادرانە بدەمەوە بەڵام مەسلەیەکەیە کە ناکرێت مەسەلی هەڵدانەوەی ئەرشیف ئەزانی ڕابردووڵدا شخصی خۆمەکو ڕۆژنامەنووسی ئەزانی شەڕێکی دۆڕاو کە میدیا لە کوردستانێکی هەڵدانەوەی ئەرشیفە ئەزانی شەڕی میدیا زانی چی شەڕی ڕخنەگرتنە شەڕی بڵاوکردنەوەی زانیاریە شەڕی بەرپرسیارەتیە شەڕی پابەتبوونە بە بنەماکانی تیک بەداخەوە لە ناو کوردستانە ئەمە غایبە کە ئەمە یەکێکە لە نیگەرانیەکانی من کە جۆرێ لە ڕژبینی لای دروست کرد دەستخۆشکاکمەم بە 30 ثانیە ئەگەر نمونەیەکی هەواڵی عاتفی بێتێت هێزە کوردیەکان لە یەکێتیەوە تا هەمویان من پێم وایە هەمویان کەسیان داگیرکردنین باشە تۆ ئەگەر ڕۆژنامەیەکی ئەهلیت هەبێ
بنووسێ مەدانی نمونەیەکی هەواڵی عاتفی مەدانی شەی گرمیان لەلایەن هێزەکانی یەکێتیەوە داگیرکراوە بە قسەی شێ یەکێتی هێزەکەی داگیرکەرە کە لە کاتێکدا بە شایەتی دیموکراتی ڕۆشتووە لەڤین لە مەسلەی ئەمەی کە لە خوێنکاران ڕوویدا دەڵێت پرۆسی ئەنفالکردنی خوێنکاران ئەمە کاچی من پێگە تۆ بار من نەخێ با قسەکەم تاواکەم کاکە کە تۆ پێم دەڵێ نەخێت نەخێت ڕێگەم نەدەی کاکە من ڕێگەم دەتوانێت کە تۆ پێم دەڵێ من بێلایەنم باشە من دەڵێم باشە بێلایانی بەڵام بەعاتفیانە لەگەڵ خەبەردام ماوەڵە دەکەی من تۆمەت بارم نەکردی بۆ کە تۆ لایەنداریان بێلایانی بەڵام من پێم گوتووی کە تۆ لە زیادە ڕۆیت کردووە زیادە ڕۆیەکە بە شێوەیەک عاتفیانە خوێنکارەکان بۆ ئەنفالکردن بران یەکێک لە ئاسایشەکان بە خوێنکارەکانی تۆ ئێستا ئەتان بین ئەنفالتانەکەین ئەو قسەیە لە قسەی ئەو ئاسایشەوە کاکێ من دەست خۆش زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم بۆ بەرنامەکەم زۆر سپاس دکتۆر نیازداجانی بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی زاگرۆز کاک هێمن باقر جێگری سەرنووسەری گۆڤاری لڤین کاک سلێمان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی باڵای مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کاک مەمی بورهان قانع سەرنووسەری ڕۆژنامە زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم سپاس بۆ ئێوەی بەڕێزیش وەکو ئامادەوی سۆدیۆ ئامادەی بەرنامەکە بوون ئازیزان بەڕێزان هەتا هەفتەی داهاتوو پێتان دەگەینەوە لەگەڵ پرسێکی تر و کێشەیەکی تری کۆمەڵایەتی شەو گارتان خۆشخواتان لەگەڵ.